بینەرانی عزیز سڵاتان لێ بە بەیانیتان باش خۆشحاڵین کە ئەمڕۆژ با کۆمەڵی بەرگۆ بابەتی نوێهاتینەوە خزمەت ئێوەی ئازیز و خۆشەویست هیوادارین تەواوی بەرگۆ بابەتەکانی ئەمڕۆمان جێگەی سود و ڕەزامەندی هەموو لایەکتا بێت. خۆشەویستان لە بەرنامەی ئەمڕۆمانە دوو بابەتمان بۆ هەڵبژاردن کە بابەتی یەکەمیان بابەتێکی گرنگ و هەستیاری ئێستەی تەواوی دنیاە کە تەواوی دنیای بەخۆیەوە سەرقاڵ کردووەویش ڤایرۆسی کۆرۆنایە کە هەروەک دەزانین کە ماوەی چەند مانگێک لەمە پێش ڤایرۆسی کۆرۆنا سەرچاوەکەی دەگەڕێتەوە بۆ وڵاتی سین و کە دواتر لا بەشێکی زۆر لە وڵاتانە بڵاو بۆوانێ لە ناویاندا وڵاتی عێراق و هەرێمی کوردستانیش کە بەداخەوانە یەکێک لە توشبوونی ڤایرۆسی کۆرۆنا لە هەرێمی کوردستان گیانی لەدەستدا. لە دوای ئەوەی کە ئەم ڤایرۆسە گەیشتە هەرێمی کوردستان حکومەتی هەرێمی کوردستان و وەزارەتی تەندروستی کۆمەڵێک ڕێکاریان گرتە بەر بۆ ڕێگریکردن لە بڵاوبوونەوەی ڤایرۆسەکە. یەکێک لەو ڕێگریانە کە لە چەند ڕۆژ ڕابردوودا ئاماژەی پێکرا ئەویش ڕاگررتنی هاتوچۆی هاوڵاتیان بوو لە نێوان پارێزگاکانە لە چواردەی مانگەوانێ ئەم بڕیارە جێبەجێ دەکرێت هەتا 28 مانگ و لە هەمان کاتا ئەو هاوڵاتیانی کە لە وڵاتی ئێرانن لە حەڤەی مانگەوانێ هەتا 1/4 ناتوانن یا بۆیان نییە بگەڕێنەوە بۆ هەرێمی کوردستانی. یەکێکی تر لەو ڕێکاریانی کە حکومەتی هەرێم گرتیە بەر دیاریکردنی 2 هەفتە پشوو بوو لە 11 مانگەوە تا 26 مانگ ئەم 2 هەفتەیە کە لەلایەن وەزارەتی تەندروستی و بە 2 هەفتە یەکلاکەرەوە دادەنرێ بۆ ڤایرۆسی کۆرۆنا لە هەرێمی کوردستاندا. ئەمڕۆ ئەمانەیە باز لە شێوازی خۆپاراستن بکەین یا باز لە گرنگی ئەم دیاریکردنی ئەم 2 هەفتەیە بکەین کە بۆچی ئەم 2 هەفتەیە دیاری کراوە، گرنگەکەی لە چیایە، چۆن خۆمان بپارێزین. ئەمە بابەتی یەکەممانە بێت و دواتر لەگەڵ میوانەکەمانە گفتوگۆی زیاترەکەین و زانیاری زیاتر وەرەگرین. لە بابەتی دووەممانە گفتوگۆکەین لەسەر ساڵیادی ڕاپەڕینە مەزنەکەی بەهاری ساڵی 1990 کە ئەمڕۆ 12 ساڵیادی ڕاپەڕینی ناوچەی مەخمور و جەلەولا و ئاکرەیە. لێرەوە پیرۆزبای خۆمان ئاڕاستەی سەرجەم کوردستانیانەکەین لە هەر 4 پارچی کوردستان بۆ هەر تاکێک لە هەر شوێنێکی دنیا بن بە تایبەت ئەو ناوچانەی کە ئەمڕۆ ساڵیادانە. دواتر بۆ ئەمە بەسەر ژمیانمانە بێت لە ستۆدیۆکانمان لە شاری هەولێر و گفتوگۆی زیاتر دەکەین لەسەر ساڵیادەکە. خۆشەویستان دەستپێکی پرۆگرامی بەرنامەی ئەمڕۆمان با بڕگەینی گادەبێت با پێکەوە بینەری بین و دواتر لە تەوەری یەکەمی پرۆگرامەکە لەگەڵتانە بین.
بەڵێ خۆشەویستان ئێستاش کاتی گفتوگۆکردنی تەوەرەکانمانەوە چینە لای تەوەری یەکەمی پرۆگرامەکەمان هەروەک لە پێشترا ئاماژەمان پێکرد لە پرۆگرامی ئەمڕۆماندا ئەمانوێ بە تایبەت جەخل لەسەرەوە بکەینەوانێت کە چۆن خۆمان بپارێزین لە ڤایرۆسی کۆرۆنا ئەمەش لە کاتێکدا دێکە حکوومەتی هەرێمی کوردستان لە دو ئەوەی کە 2 هەفتە پشوو ڕاگەیانیان بڵین لە 11 مانگ هەتا 26 مانگی وەکو پشوو ڕاگەیان بۆ فەرمانگەکانی حکوومەت کە ئەم 2 هەفتەیە لەلایەن وەزارەتی تەندروستیەوە بە 2 هەفتە یەکلاکەرەوە دادەنرێ بۆ ڤایرۆسی کۆرۆنا لە هەرێمی کوردستان. ئەمڕۆ ئەمانەوێت بە وردی باز لەوە بکەین کە بزانین چۆن خۆمان بپارێزین لە ڤایرۆسی کۆرۆنا ئەم 2 هەفتەی پشووە کە هاوڵاتیان لە ماڵەوەن لە ماڵەکانی خۆیانە چی بکەن بۆ ئەوەی کە خۆیان بپارێزن ئەو ڕێکاری و ڕێنمایانە چین کە پێویستە هاوڵاتیان لە ماڵەکانی خۆیانە بیگرنە بەر لا پێناو پاراستنی خۆیان و کەسوکاریانە لە هەمان کاتە ئەو کەسانی کە ناچارن بێنە دەرەوەی ماڵەکانیان بە هەر هۆکارێ بێ ئاخۆ ئەگەر لا کەرتی تایبەت بێ بێوێ بێتە دەروانیان هەر هۆکارێکی تر بێ ناچار بێ لە ماڵەکەی خۆی بێتە دەروانێ ئەو کاتە ئەم کەسانە چۆن مامەڵە لەگەڵ بارودۆخەکە بکەن ئەو ڕێکاریانە ئەو ڕێنمایانی کە تایبەتن بەم کەسانی کە بە ناچاریەنە دەروانێ چی دەبێت بۆی کە بە وردی لەسەر ئەم بابەتە گفتوگۆ بکەین و زانیاری زیاتر وەرگین ئەمڕۆ میوانداری زۆر بەڕێز دکتۆر دلێر شەمسەدینمان کردەوە کە بەڕێز یامسپۆڕی نەخۆشیەکانی هەناوی و دڵن. دکتۆر یاسڵاو لێ بۆ بەیانیت باش. سڵاو لە تۆش بەیانی بشە باش. زۆر سپاس بۆ بەڕێستان بۆ میوانداریە. سپاس بۆ تۆر سپاس بۆ ئامادەبوونە. دکتۆرگیان پێش ئەوەی کە بچینە سەر بابەتی خۆپاراستنەکە و ئەم 2 هەفتەی یەکلاکەرەوەیە گرنگیەکەی لە چیایە پێمان بڵێن نوێترین زانیاری لەسەر ڤایرۆسی کۆرۆنا چییە؟ وەکۆزانین ڤایرۆسی کۆرۆنا لە مانگی 12ەوە سەری هەڵداوە تقریباً لە وڵاتی سینەوەی تر وردە تەشەنەی کرد بە بەشەکانی تری جیهانە یەکەم جار لە وڵاتانی کە نزیک بوو لەوێ دوایتر بۆ وڵاتە دوورەکانی تر لە سەرەتای دەستپێکردنی بڵاوبوونەوەی ڤایرۆسەکە لە سین منەظەمەی سەحەی عالەمیە WHO کە پێوترێت چەند تێرمێکی هەیە چەند زاراوەیەکی هەیە بۆ پێناسەکردنی وەزعی ئەو ڤایرۆسە لەو شوێنانە. پێشتر پیانەوت ئەمە ڤایرۆسێکی لۆکەڵێت تا حەدێک بەڵام ئەگەری بڵاوبوونی بە هەموو جیهانە هەیە دوایوتیان نەخێر بڵاویژە بێتەوە. دوێنێ شەو ئەعلانی کرد کە ئەمە پێوترێت حاڵەتێکی پاندەمیک واتە حاڵەتێکی جیهانگیری کەواتە هەموو وڵاتێک لەسەر گۆی زەوی معڕەزە بۆی ئەم ڤایرۆسە تێبچێت و ئیشە خراپەکان و کاردانەوەکانی لەسەر چ سەحەتی ئینسانەکە یاخود لەسەر ئیقتصادی ئەو وڵاتە هەبێت. واتە کەلمەی پاندەمیک کە پێوترێت جەهانگیری کەلیمەیەکی قورسە بەکارهێنن هەڵیەگرن بۆ ئاخر مەرحەلە بۆ نمونە گەرێمە بگەڕێنە پێشتر ئەو جەماعەتی کە تایبەت بوون بە کۆرۆنا ڤایرۆس وەکو جەماعەتی سارس لە 2003 یان مێرس لە 2013 و 12 دەوروبەرە بوو وشەی پاندەمیکیان بۆ بەکار نەهێنا ئەگەر چی نزیکەی 29 وڵات توش بوو نزیکەی چەند هەزار کەسێکیش گیانە دەستا بەڵام هێشتا نەیانگەیان لیڤڵی یا مەرحەلەی پاندەمیک. ڤایرۆسی کۆرۆنا دکتۆر چەند وڵاتە ئێستا گرتوێتەوە؟ تقریبا بە ساعات وڵاتەکان زیاکات بە ساعات وڵاتەکان زیاکات یعنی نزیکەی 110 هەندێک جار زیاتریژە بێت ئەوەی کە ئەلان کراوە تاوان جاری باشەیە لە بیدایەتی نەخۆشەکە یا پێی نازانن یان بیدایەتی ئەلان ناکرێت تاکو 1-2 ڕۆژیەکەم تا تاوە تەئکید دەبنەوە بەزەوەی کە هێنکراوە ئەلان کراوە نزیکەی 110-115 وڵات گرتوێتەوە. دکتۆر بە ڤایرۆسێکی کوشندە ناسێنراوە؟ ئەم ڤایرۆسە کوشندەیە بۆ هەندێک کەس ناتوانین بڵێن بۆ هەموو مجتەمع کوشندەیە بەس کوشندەیە بۆ هەندێک مەرحەلەی تەمەن کوشندەیە بۆ ئەو کەسانی کە نیشان نەخۆشی درێژخایانیان هەیە لەبەرەوە لەوانەیە کەسێکی گەنج بیگرێت ئاسایی ببەلایەوە بەڵام ئەگەر لە هەمان عائیلەیە کەسێکی بە تەمەنیان هەبێت و ئەو بیگرێت لەوانەیە بۆ ئەو کوشندە بێت بۆیە تۆ ناتوانیت کەسە تەمەنەکە لەگەڵ کەسە گەنجەکە جا بکەیتەوە پێ بڵێ کوشندە ئێمە پێڵێن کوشندەیە نەک بۆ مانایی کوشندەیە بۆ هەموو مرۆڤایەتی بەت ئەکیدە مرۆڤایەتی ئەمەش تێپەڕێن چکە چەندین شتێکێکی تێپەڕانەوە بەڵام گرنگیەکەی لەوایە تۆ بتوانێت بە کەمترین زەرەر لێ دەربچیت. زۆر باشە دکتۆر ئێستا گەر باسێک لە ئەم 2 هەفتەی یەکلاکەرەوە بکەین کە لەلایەن وەزارەتی تەندروستیوانێ ئەم بابەتەیان ئەم 2 هەفتەیە ڕاگەنراوە بۆچی پێی ئەڵێن 2 هەفتەی یەکلاکەرەوە گرنگیەکەی لە چیایە؟ دەستنیشانکردنی چەند ڕۆژێ 2 هەفتە بۆ یەکلاکەرەوە تەمەن قابلی گۆڕینە احتیمال دەکات سەر ئەو زانیارانەی کە ئێمە ئازانین ئەم ڤایرۆسە بەم شکڵ تازەی ئێستا کە هێتی ڤایرۆسێکی نوێیە
لەبەرەوە هەموو زانیارەکان لە 100% دقیق نین احتیمالی گۆڕانکاری هەیە بەسەر زانیارەکانە بەس ئەو زانیارانەی تا ئێستا دەرکەوتووە و زانایان دەستیان کەوتووە لە چۆنێتی هەڵس و کەوتی ئەم ڤایرۆسەوە 2 هەفتەیان داناوە بۆ ئەوەی کە ئەم ڤایرۆسە لەو کاتەوەی کە ئەچێتە جستەی نەخۆشەکەەوە یا کەسەکەەوە ناڵی نەخۆش کەلانەی ئەسەوەکو نەخۆشیش دەرنەکەوێت یەکەم جار ئەچێتە جستەی ئەو کەسەوە بەلایانی کەمەوە نزیکەی 5 تا 14 ڕۆژی ئەوێت و هەندێک کەسیش ئەڕاتە سەرەوە 7 تا 20 ڕۆژیش لە هەندێک کەسی تایبەتە کەواتە بە شێوەیەکی گشتگیری لە بینی 5 ڕۆژ بۆ 14 ڕۆژی ئەوێت بۆی ئەم ڤایرۆسە لە جستەی نەخۆشەکەی دەرکەوێت هەتا ئەگاتە لیڤڵێک حدێک بڵاو بێتەوە بە سیستەمەکانی جسمیان اینجا نیشانەی خۆی پیشانەیەت بۆیە ئەم 2 هەفتەیە کاتەکەی ئەوەی گرنگە یەکەم ئەو کەسە هەڵگری ڤایرۆسەکەیە و نیشانیتیان نییە لەبەرەوە زۆر ئاساییە وەکو ئینسانێکی احتیادی هاتوچۆ ئەکات تێکەڵە بێت یە دانیشێت وەکو هەموو ڕۆژانی پێشوو بەڵام چانسی گواستنەوەی ئەو ڤایرۆسی هەیە لە خۆی و بۆ کەسانی تر کە تقریباً بە ڕێژەی کە دانراون لە هەموو کەسێک لە بینی 2 بۆ 3 کەس ئەگەری توشببوونی هەیە یعنی هەموو مرۆڤێکی توشببوو بە ڤایرۆسەکە احتیمالی هەیە 2 بۆ 3 کەس زیاتر توشکات ئەم داتایە تەمان لەکوێ وەرگیراوە لە سینە وەرگیراوە ئێمە ئەگەر بین حسابێکی سیم بکەین لەبەرەوەی کە بەرکەوتەی یەکەم بۆ ئەزمونیان هەیە بڵێ تەنها وڵات بووە کە ڕێژەیەکی زۆر توشببووی هەبوو و وڵاتێکیشن لە ڕاحی زانستی و پێشکەوتون هاتن یەکسەر ئەو داتانیان هەمووی پشیکار کردەوە هەموو شتەکانیان لێگایەوە هەندێک معلوماتی سەرەتاییان دەستکەوتووە لەسەری وڵاتێکی وەکو چین ئەوەی کە گرنگە بەلای ئێمەوە حەجمی عائیلەکەیان خێزانەکانیان بچووکن ینی دایکێک باوشێک یەک مناڵ لەوانەیە لەوە زیاتر نەبێت چکە چین خۆی ڕێگە نایەت بەڵام لە وڵات ئەم لەبەرەوە ئەگەر مناڵێک توش بوو بێت دایک و باوکەی توش کردەوە ئەوتیان لە بینی 2 کەس بۆ 3 کەس زیاتر توشەکە بەس لە عائیلەیەکی گەورەی وەکو منطقەی ئێمەیە چ کوردستان چ عێراق یا ئێران بێت ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەڵێ کە سیرەکەیت لە عائیلەیەکە لە 3 کەس ئەکید زیاترە بۆی چانسی گواستنەوەی زیاتر لەو ڕقەمە ئێمە نابێ هەر بۆ پابندی بڵێن وەڵام مادام لە سین 2 کەسی توش کردووە لە کوردستانیش هەر یەک کەس 2 کەس توشەکەن لەوانەیە ئەو 2 کەسە بە 4 لەبەرەوەیە ئەم 2 هەفتەیە 2 هەفتە یەک لاکەرەوە بێت احتیمال دەکەنە سەر هەڵسوکەوتی ڤایرۆسەکە و توانای بڵاوبوونەوەی ڤایرۆسەکە و تا چەند ئەو ڤایرۆسە نیشانەی لە کەسی یەکەمە دەرەخات هەر وەک بە ڕێزیشە ئاماژەت پێکە ئەگەری گۆڕانی هەیە ڕەنگە هەفتەیەکان دوانی تر تازە بکرێتەوە بڵێ چکە نەخۆشی ڤایرۆسەکە بە شێوی گشتی ئەمە ئەو ڕێنجی کە دانێ لە بینی 5 بۆ 14 لەوانەیە 5 ڕۆژ بێ لەوانەیە 14 ڕۆژ بێ بەڵام نەخۆشیش هەیە دوای 16 ڕۆژ 7 ڕۆژ اینجا نیشانەکانی تێ دەکەوێت زۆر باشە دکتۆر ئێستا گەر باسێک لە قۆپاراستنەکە بکەین ئەو کەسانی کە لە ماڵەوەن یان لە ماڵەوە ئەمێننەوانێ ئەوان چۆن چ ڕێکارێک هەیە کە لە ماڵەوانێ چ ڕێنماییەک هەیە بۆ کەسانەکە بیگرنەبەر ئەوەی کە لە ڤایرۆسەکە زانیاری دەستیان کەوتووە هەندێک نقاتی گرنگ هەیە کە هەندێکیان باشن خۆشبەختانە و هەندێکشان باش نین ئەوەی کە باشە بریتە لەوەی ئەم ڤایرۆسە ڤایرۆسێکی ناسکە بە زۆربەی زۆری ئەو شتانی کە بەکارهێن وەکو پاکەرەوە وەکو تەنزیفاتی منزلی وەکو تەنزیفاتی کحولی لە ناوەچێت مەودای مانەوەی لەسەر تەنەکان جیاوازە لە سەر ستیل مەودایەکی زیاتر ئەمێنێتەوە لەسەر جل و کەمتر لەسەر دکتۆر مەوداکانی ئەگەر زانیاری هەبێ پێمان بڵێ ئەو زانیارانە کە هەیە تقریبا با بڵێن تقریبیە شتێکی هین نییە چکە هەمووی تقریبا 3 مانگە ئەم زانیاری هەیە بەس ئەوەی کە بینیوانە بۆ نمونە لەسەر جل چەند ساعتێک ئەمێنێتەوە لەسەر تەختە تاک و ڕۆژە تا 2 ڕۆژ ڕوا بەڵام لەسەر مادە ستیلەکان ئەگڕات بۆ 3 هەفتە و بەرە ژووریش لەبەرەوە چانسی مانەوەی لەسەر ستیل وەکو دەستکی دەرگا وەکو محاجرە وەکو مەسعد و وەکو شتانی کە ئێمە بەکارین ستیل لە ڕۆژانەیە شتێکی مشترەکە بێ لە بینی هاوڵاتیانە زیاتر ئەمێنێتەوە لەسەر تەختە چەندێک ئەمێنێتەوە ئەوەی کە زانراوە لە بین نێوان 2 بۆ 3 هەفتە ئەمێنێتەوە 2 بۆ 3 هەفتە زۆر باشە دکتۆر ئاماژەت بە مادە پاکەرەوەکان کرد بەکارهێنانی سابوونی شل یاخود سابوونی ئاسایی فەرقیان هەیە بڵێ جیاوازێکیان هەیە لە بەکارهێنانە بەڵێ بۆ هەموو بەکتریا و ڤایرۆسەکان بۆ هەموو ئەوانی تریش نەک بڵێن بە تەنها بۆ ئەم ڤایرۆسی کۆرۆنایە هەتاکو سابوونی سائل یا فۆم بەکاربێنی باشترە چکە چانسی چۆنی کۆنتامینێشنە پیسبوون لە ڕێگەی دەستەوە بۆ سابوونەیە کەمترە ئێمە هەدەف لە بەکارانی سابوون چیە تەنها نیە وڵێم سابوونێت ڤایرۆسەکە بۆ کوژێت ئەو سابوونە دێت طبقەیەک دروستەکە لە سەردەستێت کە بە ئاسانی ئەتوانێت بە ئاو بڕوات لەبەرەوە زۆربەی زۆری حەجمی ڤایرۆسەکە لە دەستەوە لێبێتەوە
ئەگەر مەرج نییە بڵێ ئەو سابوونانی کە لە بازاڕ هەیە من بەکارێنم بۆی وەکو چۆنڵی کوشندە بێ بۆ ڤایرۆسەکە و ڤایرۆسەکە نەیەڵێت بۆیە ئەو سابوونانی کە سائلن یا فۆمن لە ئەنجامی ئەوەی کە تۆ جۆری بەکارهێنانەکەت فەرقی هەیە ناچیت بەدەست چەند جارێک بەکاری بێنیت و دوای سابوونەکە دانیتەوە باشترە وەک لە سابوونی ڕق. بۆ مادە پاکەرەوەکانی تر دکتۆر بۆ جێڵ و سپراکان ئەمەیان بە تایبەت بۆ ئەو کەسانی هەندێک کەسێ حساسێتی هەیە بە بۆنەکەی ئەوان چی بکەن ئاسایی ئەگەر بەکاری بێنن هیچ خراپێکیان هیچ کاریگەریک لەسەر کۆندامی هەناسیان دروست ناکات هیچ شتێکی تایبەت ئیلاگەر نەخۆشێک حساس بێ بە وەکو خۆی هەستیار بێ بۆ بۆنەکەیان تووشی هەڵ مەسەرەن کۆکە و تەنگە نەفەسی بکات لەو کاتیاوە بێ بە دیلەکەی بەکاربێنە کە بریتێ لە سابوون تەبەن زۆر بەکارهێنانی سابوون بە شێوەی سابوون یان جێڵی تاقیم یان سپری تاقیم وشکبوون و دروستەکە لە دەسە ئەمەش WHO ئەکزیما دروستەکات ئەکزیما هەر وشکبوونەوە دروستەکە ئەو نەرمی پێس کەمتر دەکاتەوە لەبەرەوە WHO ڕێنمایی کردن ئەو کەسانی کە زۆر بەکارهێنن پێویستە لە ڕۆژێکە جارێک یا دوو جار ڤازلین دەستیان چەور بکەن لە کاتەکانی ترە کە ئەزان دەستیان پیس نابێت بۆ نمونە کە ئەچێتەوە ماڵەوە ڤازلین با لە دەستی یان یەکێ لەو کرێمانە با لە دەستی بۆی ئەو ڕەخبوون و وشکبوونەوەی ڕوونای لەسەر پێستەکەی و ڤایرۆسەکە بە ئاسانی تێپەڕبێت لەبەرەوە لە مەسەلەی سابوونیشە بەکارهێنانی سابوون تەکنیکی خۆی هەیە و کاتی خۆی هەیە تۆ ناتوانێت بڵێت من ئەچمە سەر مەخسەلەکە و دەستێک لە سابوونەکەیم و ئاویکەکەم ڕۆمەوە دکتۆر هەندێک جار لە ڕاگەانەکانەوانێ بڵاوکرێتە کاڵە بێت 2 سەعات جارێ دەستت جوان بە سابوون بشۆی شێوازی بەکارهێنانەکەشی تیاکەوێ بینی پەنجەکانیش پاک بکرێتەوە ئەم زانیارێ دروستە 2 سەعات جارێ 2 سەعات جار ئەکەوێتە سەرەوەی تۆ تا چەند دەستت پیزە بێت ئەگەر تۆ لە ژوورێکیت لە ماڵەکەیت تێکەڵاوبوونی دەرەوەتان کەم و چانسی پیسبوونی جەوی ماڵەکەت کەمە پێویست ناکات هەموو 2 سەعات جارێ بەزەگەر ئەچێت دەرەوە لە شوێنی ئیشای نەخێرە بێ هەموو سەعاتێ بۆ 2 سەعات جارێ بێشوی بەلانی کەمەوە ئەبێت لە 15 بۆ 20 چرکە زیاتر تۆ لە عملی دەستشتنەکە کات بەسەربەری و ئەشبێت محاولە بکەی ئەو سابوونە لەگەڵ دەستە ڕەبی بکەیوەتە لە یەکی بخشێنی بۆ ئەوی ئەو طبقەی کە دروست دەبێت لێ بێتەوە ئەمە بەحسێک کرابوو توێژینەوەی کرابوو بۆیان دەرکەوتو بوو کەمتر لە 5 ئەو کەسانی کە دەست ئەشۆن بە سابوون 20 سانیە بەکارێنن زۆربەی زۆریان لە 5 سانیە بۆ 7 سانیە تا 10 سانیە بەکارێنن کەمتر لە 15 لە سەدای ئەوانەی کە سابوون بەکارێنن بۆ تاقیم ئەمە لە پێشتر نەک بۆ مەوزۆی کۆرۆنا بەزەمە تقریبا چۆنەڵی هەبێتێک ینی خویەکە ئینسان کە ڕۆژانە بەکارێنێ بۆیان دەرکەوتو بوو کەمتر لە 115 بەو شێوە زانستێکە دەست مەسەن بەشی پشتەوەی بەشی پێشەوەی بینی پەنجەکان پاکاتەوە کاتە زۆر بەشێکی باش لە خەڵک هەتاوکو ئەم کاتەش ئالەتی بەکارانی سابوون و پاکردنەوەی دەستی شێوازێکی زانستی نەبوو زۆر باشە دکتۆر بەکارهێنانی بازنگ و سەعات و جوانکاریەکان یان تەزبیح لە ئێستا چ زیانێکی هەیە بۆ ڤایرۆسی کۆرۆنایە بۆ توشبوون بە ئەگەر یەک توشبوون بە ڤایرۆسی کۆرۆنا زیاد بکات ئەو ڤایرۆسە ئەوەی کە هەیە ڕاهاتوە بەڵێ هەیە ڕاهاتوە ئەو ڤایرۆسە ئەوەی کە مشکلەیە لە کاتی ئێستا حالیان بەڕێزیشی لە دەستە بەڵێ من ساعتم لە دەستایە بەڵام قەت ساعت بۆ ئایادە نابم بۆ خەسخانە نایدەم ینی لە شوێنی ئیشکردنەکە تا حدێکی زۆر فەرقیە ئەگەر ڕێژی خۆی بەڵێ من بۆ نمونە بەرکەوتنم لەگەڵ نەخۆشە بە دەرەجە یەک لە ئایادە و لە خەستەخانەیە نە ئایپادە بەم ئێستا نە سەعاتە بم مۆبایلیش کەمترین کات بەکارێنم ئەو کاتی تۆ مەسەرەن کە چانسی بەرکەوتنە زۆرە هەموو ئەو تەنانی کە لەگەڵتان بۆنەوە تەزبیحە سەعاتە مەسەرەن ملوانکەی درێژە ئەمانە هەمووی ئەگەری هەیە ئەو ڤایرۆسە لەو لەسەر ئەو تەنانە بنیشێت بۆ کاتی جیاواز تەبان بەڵام تۆ لەوانەیە لەو مەسافەیە دەست بیتە ئەو شتە دوای دەسەبەری بۆ دەمت یان بۆ چاوت یانجا بۆ لوتێ ئەمە وای لێکە ئەگوێزێتەوە بۆ ئەو ڕێڕەوەی کە خۆی حەزی پێێتی لەبەرەوە ئەگەر لەسەر تەزبیحەکە بمێنێتەوە تا هەفتەیەکیش لەوانەیە مەسەرەن هیچ کێشە نێتە هەوا و تۆ توشکات بەس کاتێککە دەست بەر تەزبیحەکەکەوێت و جارێک دەستت ئەبێتەوە بۆ دەم و چاوت یا چاوە دەسڕیان جاری وایە دەمەسڕێت شتێکی وابێ ئەو کاتا گوێزرێتەوە زۆر باشە دکتۆر ئەگەر باسێک لە خواردنیش بکەین چ جۆرە خواردنێ کاریگەری هەیە لەسەر جەستەی مرۆڤ و بەرگری لەشی مرۆڤ بەرزەکاتەوانێ بۆی کە مەناعێک دروستکە بەرامبەر بە نەخۆشیەکە لە شەڕی لەگەڵکردن ئەم ڤایرۆسەیە تەنها تۆ دووشتت هەیە کە تقریبا دۆکیومنتت یعنی چۆنەڵی تەصدیق کراوە و سەلمێنراوە کە سوودی هەیە یەکیان ئەوەیە ڕێژەی بەرکەوتنە لەگەڵ ڤایرۆسەکە کەم بکەرەوە بۆ ئەوی کەمترین ڕێژەی ڤایرۆس بەر جسم و کۆندامی هەناسی تۆکەوێت دووش تەقوی مەناعی خۆ بکە
بۆ ئەوی تۆ بتوانێت ئەو کاتێک کە ڤایرۆسەکەیەتە ناو لەشتەوە مەناعەکەت لە ئاستێکا بێت کە بتوانێت بەسەر ڤایرۆسەکە زاڵ بێت چکاوەکو باسم کرد ڕێژەی مزاعفە لە کەسی گەنجە لە کەسێکە کە نەخۆشی درێژخایەنە بێت کەمە بەڵام کێشەکە لەوایە کاتێ ئەم کەسە گەنجە هەڵگری ڤایرۆسەکە بێت ڤایرۆسەکەی پێبێ بچێت لەگەڵ کەسێکی بەتەمەنە یا یەکێک لە نەخۆشە درێژخایەنەکانە دانیشێت ئەوان توشکە ئێمازان نەخۆشە درێژخایەنەکان شەکرێ ڵەختە مەسەلەن کێشەی هەناسەتون نیە نەخۆشی دڵە ئەمانە هەمویان بڕێژێکی زۆر لە کۆمەلگا وجودیان هەیە لەبەرەوە کاتێککە گەنجێک لەگەڵ ئەمانە دانیشێت خەتەراتەکە بۆ ئەمانە گوێزێتەوە بۆیە هەتا بەرگری لەش بقەوەتر بێت توانای زاڵبوون بەسەر ڤایرۆسەکە زیاترە چی وا لە ئەکا بەرگری زیاد بکەی زۆربەی زۆری ئەم معلوماتانەی کە بەرگری زیاکان شتێکی تایبەت نیە بە کۆڕۆنا شتێکی گشتگیریە ڕاضەکردنی بەردەوام خواردنی سەحی کە بریتین لە خواردنی سەوزەهات و میوە و ئەوانەی کە ڤیتامینات وشە دەبەخشن بە جسمت توانای بەرگری جسمت زیاکان دوورکەوتنەوە لە کسولیانی لە تەمەڵی و لە دانیشتن و لە خواردنە قورسەکان ئەمانە واد لەیەکە کە بەرگری زیاد بکرێت بەڵێ باشە دکتۆر ئەم دوو هەفتەی کە دانراوە کە هاوڵاتیان نەڕۆنە دەروانێ بۆچی هاوڵاتیان گرنگە لە ماڵەوە بمێنەوە یاخود ئەگەر بڵێم دوو هەفتە کەسێک لە ماڵەوانێ نەچێتە دەروانێ لە ڕووی دەرونیوانێ بێگومان ڕەنگە کاریگەریەکی هەبێت ئەو کاتە ئەو کەسە چی بکات یاخود بەڕێزت ئاماژت بەوە کە وەرزش بکەن وەرزشێکێکە لەو ڕێگانی کە بەرگری لەش بەرزەکاتەوانێ ئێستا وڵەکانی لەش جوانی ێوە بزانم ئەگەر هەمووی نەبێت بەشێکی زۆری داخراوە ناتوانن بڕۆنە دەرەوە چی بکەن لە ماڵەوە گرنگێکی لە چێ ئێمە کە باسی لە چوونە دەرەوەکەین باسی و ناکەین ئەم نەخس شخصە ئەم ئینسانە لە ناو ژوورێکە خۆی قەپات کات و هەوانە هەندێک کەس وا تێگەیشتووە نەخێر ئەوە شتێکە پێوتە کەرنتینەوە ئەچێتە قاڵبی ئەو کەسانێک کە گومان لێکراون گومانیان هەیە هەڵگری ڤایرۆسەکە بنەوە چێتە لانێکیەوە بەس ئێمە بۆ زۆربەی زۆری مجتەماع مەبەستان ئەوەیە کە نەچێتە ناو قەرەباڵغیەوە ئەو شوێنانە ئەو وەسیلانە بەکار نهێنێت کە بەرەو قەرەباڵغیانە بات بۆ منە ناو پاسە ناو سیارەیە سیاری خەڵکی تر نەک سیاری خۆت مەسەلەن شوێنە داخراوەکان وەکو چایخانە و کافتریا و شتەکانە هۆڵی ئاهەنگ و ئەو هۆڵانەی کە بۆ بۆنەکان بەکارهێنرێت مەطعەم و ئەو شوێنانەیە کە خەڵکی تر یە دانیشێ و تۆ نازانی ئەو کەسە چی هەبوو چی نەبوو دەناتۆ لە کۆڵانەکەیا بر شوێنێکی فراوانت هەیە ئەڕۆی یەیتر پیاسەکەیەوە هیچ کەسێک من ئەوە ناکە کەواتە دکتۆر لەم نەورۆزەونی نەماوە نزیک بۆ توانێ هاوڵاتیان ئەتوانن بۆ خۆیان بڕۆنە دەرەوە جێ بگۆڕن بەس تەنها نەچن ناو قەرەباڵغیەوە بۆ خۆیان بڕۆن جێ بگۆڕن ئەگەر لە باخێکا بێ لە پارکێ لە شوێنێکا بێ ئەگەر هاوڵاتیەک وەکو خۆی یان وەکو عایلەکەی خۆی عایلە بچوو کراوەکە نەک عایلە گەورە کراوە چکە ئێمەجار وایە عایلەکەەوە تێگەن کەیتر باوکو دایک ئەبێ هەموو مناڵەکان کۆ بکاتەوە ئەگەر وەکو ئەو عایلەیەک بچووکەی کە هەیەی ئەچێتە شوێنێک دانیشێت دوورە لە کەسیکەوە زۆری ئاسایی و هیچ کێشەیەک دروست ناکات چکە ئەم ڤایرۆسە لە ڕێگەی هەوای مباشیر و ناگوێزێتەوە ئەم ڤایرۆسە پێویستی بە هۆکارێکەیە کە ئەویش بریتە لە پێوتە دروپلێتس یعنی ئەو شتە بچووکانی کە لە دەمەوە یا لە لوتەوە لە کاتی بژمینە فڕادرێ لە کاتی کۆکای ڕوات پێویستی بەمە هەیە هەڵگرە هەیە بۆی بیگوێزێتەوە دەنا لە هەوایان نییە بڵێ مەسەن لە بەرامبەر و کامێرە هەیە و یەکسەر بۆ منیەت بەم شێوێ ناگوێزێتەوە بەڵام تو ئەگەر لە کاتی نەورۆزە بێن وەکو ساڵانی پێشوو 6 عایلە تێکەڵ بکەیت و لێک شوێنە بڵێ وڵام نانی جەماعیە خۆی نامە چانسی گواستنەوە زۆر کات و ڕێگە پێدراو نییە بەڵام وەکو تا حەجمی عایلەکە بچووکتر بێت تەمان ئەو کاڵێن حەجم عایلە بچووکتر بێت عایلەی لەش ساخ نەک عایلێک گومانی هەڵگری ڤایرۆسی کۆڕۆنا لێ بکەیان توش بوو بێت ئەتوانێت زۆر ئاسایی ئەتوانێت لە شوێنێکی دەرەوە دوور لە قەرەباڵغی دانیشێت و کاتی بەسەر بێت و بەناو سیارەکەی خۆیەوە ماڵی خۆی زۆر باشە دکتۆر دەستەکانە خۆش بێ هەموو زانیاریەکان کە باست کرد تایبەت بۆ کەسانی کە لە ماڵەوەن باسمە ئەم دوو هەفتەیەمان کرد ئەی ئەو کەسانی کە ناچارن بێنە دەرەوەی ماڵەکانیان ئەگەر لە کەرتی تایبەت بن یاخود بە هەر هۆکارێکی تر بێ ئەو کەسانە ڕێنمایەکانت بۆ ئەوان چیان ئەو ڕێکاریانە چێ بێ کە ئەبێت بیگرنە بەر تەمان مەرحەلەی قەدەخەکردنی هاتوچۆ ئەکەوێتە سەر توندی حاڵەتەکان باش بۆ نمونە وڵاتی چۆکو ئیتالیا بگرێ هەتاوەکو ئەم چەند ڕۆژەی پێشوو قەنەغەی هاتشووی نەکرد لە هەموو شتێ هەر مەجای ئەیە بۆ نمونە سەر بەریتوانێت ئیتالیا دووەم دەوڵەت نییە کە توشبووی زۆرە نسبەی مردنیشی زۆرە یەکێک لە وڵاتەکانی کەچکە کۆنتاکتێکی زۆر بەقەوتی هەبوو لەگەڵ چینە ئیقتصادێکی زەن و باشیری هەبوو احتیمالەکرێت لەو حاڵەتە لەو ڕوانگەیەوە باش بەس تا چەند تۆ قەدەغا ئەەکەی لە هادە و هاوڵاتیان بچنە دەرەوە ئەوە کەوێتە سەر ڕێژەی بڵاوبوونەوەی ڤایرۆسەکە لە کاتێک وەکو ئێستەیە
زۆر گوناحە کەسێک کە ئیشێکی تایبەتی نەبێت بڵێ ئەچمە ناو بازاڕ و یەمەوە و سوار سیارا بووم یەمەوە چمە کافێ دانیشم بۆ چونکە بمانەوێت نەمانەوێت هەندێک کەس بەڕێگەی قاچاق هاتوونەتەوە بەڕێگەی حاڵەتی تر دەرچوون لە کەرەنتینەکان ئەمانە ناتوانانی گرنتی بڵێ ئەمانە ساخن چانسی ئەوەی هەیە ئەم ڤایرۆسە لە جسمیان نابێت و ئاتنم کەسانش خۆیان کەشف ناکەن لەبەرە تۆ نازانی چێن ئەوە نیە بڵێ لە کە لە ئێران بە قاچاق هاتەوە لە ناوچاوی نووسراوم لە دوور حەزەری لێ یەکەم بۆی لەوانەیە لە بازاڕ بێت لەوانەیە من نچمە دوکانێکی شتکڕینی ئاساییە و جلێکم جلێ بکڕم ئەو لە تەنیشتمەوە بێت بکۆچێت چانسی توشبوونم زیادکە بۆیە کەمترین چوونە دەرەوە پێویستە بۆ ئەو کەسانی کە پێویست ناکە بڕۆن بۆ ئەو کەسانیشی کە لە دام و دەستگایەکە دەوامەکەن کە لە شوێنێکی تایبەتە دەوامەکەن ئەبێ بتوانن یەکەم کەمترین بەرکەوتیان هەبێت لەگەڵ کەسانی ترش ئەگەر کەسەکانی ڕەفیقی پێشووتریشی بێ دوو هەموو ئەو مادەستیلانە ئەو شتانی کە ئەم بەکاری هێنێت ئەبێ زۆر بە حەزەر و تەعاملی لەگەڵا بکە دەستکی دەرگایە هاتنە ژوور ناو مەسعەدە هەتا مێزەکەیە ئەو پەرداخی کە دانراوە ئەمان هەمووی بە حەزەر و تەعاملی لەگەڵا بکات بەکارهێنانی دەستکێش لەم حاڵەتەیە بۆ بە ڕێژەیەکی زۆر ئەو پارێزێ بەمەرجێ بزانین دەستکێشەکە چۆن بەکارێنی ئەو دەستکێشە مانای ئەوە نییە ئەم دەستکێشە مانای ئەوە نیە تۆ لەگەڵ لە ماڵ هاتی دەدەرەوە ئەم دەستکێشە لە دەسابێت بڕۆیتە ناو سیارەکەتەوە بڕۆی بۆ بازار ئیشی خۆت بکەیت بیتەوە ناو سیارەکەت دەستکێشەکەت لە دەسات دوای بیتەوە ماڵ لە ماڵە فڕێبی چکە تۆ ئەگەر ئەم دەستکێشە پیس بوو بێ لە ئەسنایی بازار و دەوامشتە ڕەنگە دەست بێ لە دەم و چاوت لەو مەسافەیە ڕەنگە دەست بێ لە دەم و چاوت دووش ڕەنگە تا ئەوکاتێتە ناو سیارەکەت و دەستسوانی سیارەکەت و دەرگای ماڵەوەکەیتەوە ئەمانش هەمووی پیسکەی لەبەرەوەی بزانین لە دەستکێش گۆڕین لەو کاتانەیە ضرورەکە گومانە هەیە یان ئەگەر لە کاتی دەستکێشەکە مادەیەکی تاقیمی پێ بتوانین تاقیمی بکەیت ناو بەناو بۆی ئەگەر ڤایرۆسێک ئەگەر شتێک لەسەر و دەستکێشە هەبێت نەمێنێت لەبەرەوەی یەکەم چۆنێتی تەعاملکردن لەگەڵ ئەو دەستکێشانە زۆر مهمە بەکارهێنانی ماسک لەو شوێنانەی کە تۆ ئەچتە شوێنێکەوە لە دوو کە زیاتری لێو هەستەکەیت شوێنەکە ناسیاون نین نایان ناسیت کەسی نزیکن نین کەسی نزیک وەکو ئەو کەسانی کە تۆ تەکید یەمانە نەچونە دەرەوە یا بەرکەوتیان نەبوو لەگەڵ کەسی گومان لێکراوە لەو کاتە بێ ماسک بەکاربێنێت و بە هەمان شێوە ماسک پێویست ناکەن ناو سیاری خۆتا بەکاری بینی من بە تەنها سەرەکە و ناسیارە پێویست ناکەم ماسک بەکاربێنم بەڵام کە ئەچمە دەرەوە ئابەزم ماسکەکە بەکارێنم و زۆر شت هەیە ئەیبینین مەسەلەن نەخۆشەکە یان کەس هەیە ماسکەکە بەستێت لە دوای 5 دقیقە تۆ دەڵێ هەستە هەناسەم تۆی خەتە ژێر چەناگەیەوە کە ئەمە خراپە نابێت چکە ئەگەر ئەو ڤایرۆسە بە دیوی دەروی ماسکەکە بێت زۆر احتیاطیەتە لای چەناگە توێتە لای دەم تۆ شانسی ئەوە زیاتر دەبێت لەبەرەوە چەند بەکارهێنانی شتەکان ماسکەکەش ئەبێ زوو بگۆڕێت ماسکەکە تا زووتر بگۆڕێ باشترە بەڵێ چەند بەکارهێنانەکەی مهم و ئەتپارێزێت چۆنێتی بەکارهێنانەکەی باش مهمترە لە کاتێکا بۆ نمونە تۆ لە شوێنەکە داوامەکەیت باشتر وایە دەبێ ئاوی خۆت پێبێ وەک لەوەی ئاوی شوێنی چکەم ئاوە نازانیت کێ ئیجێڕێت کێ بۆ دەهێنێ بۆی باشتر وایە تۆ شتی خۆت بەکاربێنیت مۆبایل تا ئەتوانی لە شوێنی ئیشە کەمتر بەکاری بێنە وابزان سەردەمی هێشتەکان مۆبایل نییە سایلنتیکە و با لە گیرفانتا بێت کە چوتە دەرەوە کە شوێنێکتر سێرەکە بزان مسکۆڵەکان هەیەیان نامەکان چی هاتوو کاتە توانانی بە شێوێکی ئیسراحەتتر ئیتصالیان پێوەکەیتەوە زۆر باشە دەستەکانە خۆش بێت دکتۆرگیان دوا ڕێنمایی تۆ بە شێوەیەکی گشتی ئەگەر شتێک ئێمە باسمان نەکرد بێ بەڕێز بتەوێت ئاماژەی پێبیت دوا ڕێنماییم بەڕاستی پابەندبوون بە ڕێنمایەکانی فەرمانگەی تەندروستیەوە کە باسەکرێت کە بڵاوکرێتەوە هەموو ڕۆژێک و هەموو دقیقەبەر گوێمانە درێت ئەوە چۆنڵی کلیلی سەرکەوتنە بەسەر ڤایرۆسەیە ئێمە نابێ خۆمان هەڵخەڵەتین ئێمە ئەزانین لە وڵاتی کاژین عێراقا لە شوێنە کاژین کوردستانە سیستمی صحی ئێمە سیستمی وقایی ئێمە ناکاتەوە بە سیستمێکی وڵاتێکی چین یان ئیتالیا یان ئێرانیش لەبەرەوە من ناتوانم بڵێم ڕێژەی مردن کە لە چین لە 100 بوو هەمان ڕقم ڕاستە بۆ وڵاتە چکە لە کاتی مزاعفاتە لەوانەیە ئێمە نتوانین وەکو ئەوان تعامل لەگەڵ نەخۆشەکانە بکەین لە ئاستی بوونی پێداویستەکانەوە بۆیە تەنها چەکێک کە تۆ ئەتوانیت بەسەر ئەم ڤایرۆسیان زاڵبیت خۆپارێزیە وەزارەتی سەحە وەزارەتی تەندروستی وەزارەتەکانی تریش چەند ڕێنمایەکی زۆریان دەرکرد چەند قەدەغەکردنی شوێنێکیان کرد بەڵام ئەوی بەداخەوەی بینین لە تازیە لە مزگەوتە قەدەغە کرا چۆن ماڵ نوێژ لە مزگەوتە قەدەغە کرا تا فترێکی کاتی چووە دەباشان و شوێنی تر ناو چایخانەکان و شوێنەکان وەکو خۆی مایەوە
نێرگەلە لە کافتریا مەناکرا ڕسم بڵاوەوە لەسەر سەوڵەکە کافتریاکە و ناو کافتریاکە وایە ئەمانە پێت ئەڵێت ئەبێ هاوڵاتی زیاتر پابند بێت ئەم شتە بە ئیهمالی نەیگرێت بۆچی بە ئیهمالی نەیگرێت چکە من کەسێکی لەم تەمەنەیە لەوانەیە لەشم ساغ بێت ئەو ڤایرۆسە تووشم بێت بە ئاسایی تێپەڕێنم بەڵام کاتێک کە ئەچمە ماڵەوە کە ئەچم کەسێکی بە تەمەن تووشەکەم کە یەکێک تووشەکەم نەخۆشی دڵی هەیە لە منەوە توش بوو ئەو تووشی کێشە ئەبێ بەسیترین کێشە داخڵبوونی خستەخانەیەتی کە نزیکەی 2 هەفتەی پێچێت قورسترین کێشەش ئەوەیە کە تووشی مردن و وەفاتە بێ جا لەو کاتێ ئەمە نەخۆشیێکی شەکرە نییە بڵێم وڵا ئەگە من پابند نەبم بەس خۆم زەرەرەکەم ئەگە من پابند نەبم دەور و پشتم زەرەرەکات بۆی بەڕاستی زۆر زەڕورە کە بتوانن ئەم 2 هەفتەیە تاوەکو مۆزڵەکەیەک لابێتەوە پابند من بۆ ڕێنمایانە و تا ئەتوانن دوورکەون لە قەرباڵغی وەکۆی کە فەرمانگەی تەندروستی یا وەزارەتی تەندروستی ڕێنمایەکانی دەرکردو ئێمەش بە ئومێدیەوەی کە هاوڵاتیان پابندی ڕێنمایەکانی وەزارەتی تەندروستی بن زۆر سپاس بۆ تۆ دکتۆریان دەستە خۆش بێماندوومان کردی سپاس بۆ زانیاریەکانە سپاس بۆ ڕێنمایەکانە زۆر سپاس بۆ دکتۆر دلێر شەمسەدین سپۆڕی نەخۆشیەکانی هەناوی و دڵ بەڵێ خۆشەویستان ئەچینە لای یەکێکی تر لە بڕگەکانمان بڕگەی شارەکانە بە پێکەوە بینەری بڕگەی شارەکان بین و دواترە گەڕێنەوە وڵاتان ڤایرۆسی کۆرۆنای نوێ کۆڤید-19 چییە؟ ڤایرۆسەکە بۆ یەکەم جار لە شاری ووهان لە چین سەری هەڵدا و دواتر لە ئەوروپا و ڕۆژهەڵاتی ناوەڕاست بڵاوبەوە. نیشانەکانی ڤایرۆسەکە هەناسەتەنگی و هەوکردنی قورگ و لوتە. سەرەتا ڤایرۆسەکە لە ئاژەڵەوە سەری هەڵدا و گوازراوەتەوە بۆ مرۆڤ. گواستنەوەی ئەم ڤایرۆسە لە مرۆڤێکەوە بۆ مرۆڤێکی تر دەبێت لە ڕێگەی پەیوەندی ڕاستەوخۆ و پریشکی پژمین و کۆکا. نیشانەکانی ڤایرۆسەکە بریتین لە بەرزبوونەوەی پلەی گەرمی جەستە، کۆکا، هەناسەی توند و ڕەنگە هەوکردنی سیەکانیشی بەجواوە بێت. چۆن دەتوانین خۆمان لە ڤایرۆسی کۆرۆنای نوێ بپارێزین؟ دەستشوشتن بە ئاو و سابوون هەر جارێک بۆ ماوەی 20 بۆ 30 چرکە.
داپۆشینی دەم و لووت لە کاتی پژمین، باشکۆڵاندنی گۆشت و هێلکە، دوورکەوتنەوە لە هەر کەسێک کە کۆکە و پژمینی هەبێت، خۆ بە دوورگرتن لە شوێنە قەرەباڵغ و داخراوەکان. لە کاتی هەستکردن بە هەر یەکێک لە نیشانەکانی ئەم ڤایرۆسە، سەردانی نزیکترین بنکەی تەندروستی بکە. لە کاتی گەشتکردن ئەم ڕێنمایانە جێبەجێ بکە. بەکارهێنانی ماسکی دروست لە کاتی گەشتکردن، دەست نەدان لە دەسکی دەرگا و دیوار. لە کاتی ڕێزگرتن دوور بۆستن لەو کەسانەی لە دەورتانن. بەردەوام بەکارهێنانی پاکشکەرەوەی دەست. بە هیوای تەندروستی باش بۆ هەمووان. بەڵێ خۆشەویستان، لە تەوەری دووەمی پرۆگرامەکە لەگەڵتان بەردەوام بین و کە ئەویش گفتوگۆکردن دەبێت لەسەر ساڵیادی ڕاپەڕین کە بێگومان ئەمڕۆ 12 ساڵیادی ڕاپەڕینی ناوچەکانی مەخمور و جەلەولایە کە ئەم ناوچانە بە ناوچە جێناکۆکەکان یا بە ناوچە کێشە لەسەرەکان دیاریکراوە یاخود ناسێنراوە. ئەمڕۆ ئەمانەوێ باز لەوە بکەین کە گرنگی ڕاپەڕین بۆ ئەو ناوچانە چی بووە، گرنگی ڕاپەڕین بۆ ناوچەی مەخمور بە تایبەتی چی بووە لە هەمان کاتا کە ئەو بۆ لە ساڵی 2014دا بەداخەوە لەلایەن داعشەوانێ کۆنتڕۆڵ کرا و دواتر کەوتە ژێر دەسەڵاتی حکومەتی عێراقیەوان. کەواتە لە ئێستا هەرێمی کوردستان پێویستە چی بکات بۆ ئەو ناوچانە بۆی کە وەڵامی ئەم پرسیارانە وەربگرین و بە وردی گفتوگۆ بکەین. ئەمڕۆ میوانداری زۆر بەڕێز دکتۆر ئەمیر نامیقمان کردووە کە بەڕێزیان مامۆستای زانکۆن و بەشەیەکی ڕاستەوخۆ لە ئەستۆدیۆکانمان لە شاری هەولێرەوە لەگەڵمانن. دکتۆر گیان سڵاو لێبێ و بانیت باش، ساڵیادی ڕاپەڕینت دێ پیرۆز بێت و سپاس بۆ ئامادەبوونت. پێم خۆشە سەرەتا بە شێوەیەکی گشتی باز لە گرنگی ڕاپەڕین بکەین و بە تایبەتی گرنگی ڕاپەڕین بۆ ناوچەی مەخمور لە چیا بوو؟ سڵاوتان لێبێ، سڵاو لە بینەرانی ئازیزی تەلەڤیزۆنی گەلی کوردستان. سەرەتا پیرۆزبایی لە شاری مەخمور و جەلەولا و هەموو کندێناوە قەرات گوێر هەموو ناوچانە دەکەم کە لەو ڕۆژەدا ئازاد کران لە سەدەستی هێزی پێشمەری کوردستان و جەماوەری ڕاپەڕی و ڕێخستنەکان. ئەو ڕۆژە ڕۆژێکی مێژویی بوو و پیرۆزبایی لە هەموو خەڵکی کوردستان دەکەم. دەمەوێت بەگەر باسی ڕاپەڕین بە شێوە گشتەکەی بکەین و ئازادکردنی مەخمور و ئەو ناوچانی کە تعریف کرابوون لە چاسێوەیەکی زۆر لە پێناسەیەکی کورد ئەتوانم باسی بکەم کە ئەوش ئەوە بوو ڕژێمی پێشوو ڕژێمە یەک لە دوایەکانی عێراق بە تایبەتی ڕژێمی پێشوو بە حکمی ئەوەی مەخمور ناوچەیەکی استراتیژیە لە ڕووی ئابوووریەوە، لە ڕووی سیاسیەوە، لە ڕووی مەسائلی کشتتوکاڵەوە و نزیکی لە هەرێمی و لە پایتەختی کوردستان کە لە هەولێرەوە سەر بە هەولێرە لە ڕووی ئیداریەوە لە ئەسڵەکەی لە بنەڕەتدا، بەڵام ئێستا خراوەتە سەر مووسڵ تەنها بۆ ڕایکردنی کارەکان بەداخەوە تا ئێستا نەتواندراوە ئەمە بگەڕێتەوە سەر هەولێر لە دواییدا ئەگەر دەرفەت بێ باسی دەکەین. ئازادکردنی مەخمور لە 12 لەو ڕۆژەدا ئەو ڕاستەی سەلمان کە ئەو ناوچانە هەرچەندی تعریب بکرێن، هەرچەندی ڕەشەکوژی بکرێن، هەرچەندی داگیرکاری و دەربەدەرکردنی خەڵکە بێدیفاعەکەی هەوڵی بۆ بدرێ، سیاسەتی تعریبکردن هەڵوەشایەوە لەو ڕۆژە. واتە ئازادکردنی مەخمور کوردیەتبوونی مەخمور و ناوچەکە سەلمێنرایەوە کە ئەو ناوچە ناوچەیەکی کوردیە زوو بێ یان درەنگ هەرەگەڕێتەوە باشە ڕاستەقینەکەی کە هەرێمی کوردستانە. ئەمە خاڵەکی جەوهەری بوو. ڕاپەڕین لەو سەردەما کە لە پێشوودا هەم ئامادەباکاری بۆ کرابوو لەلایەن سەرکردایەتی سیاسی کورد و بە تایبەتی بۆ چوون و ڕوئیا و دووربینی سەرکردەی گەوری کۆچکردومان جەنابی مام جەلال ئەوەدا هەبوو لە بەرنامەدا هەبوو کە حاڵەتێکی وا ڕوو بدە و جەماوەر ساز و ئامادە بکرێ و ڕێخستنەکان و هێزی پێشمەرگە و پارتیزان پێشمەرگەی پارتیزانەکان ئامادە و ساز بکرێن بۆ ئەوەی حاڵەتێکی وا بێتە بێژ ئێمە بتوانین سەرانسەری کوردستان ئازاد بکەین. ئەو ڕۆژە ئەوەی کە زۆر گرنگ بوو، کورد یەک خێتاب بوو، یەک گوتار بوو، یەک گرتوو بوو، تەبا بوو، یەک ڕیز بوو. هێزی پێشمەرگە ڕێخستنەکان لایەنە سیاسەکان جەماوەری ڕاپەڕی و
بە یەک ئاراستی بیر لەوە کردەوە چۆن دام و دەستگا داپرۆسێنەرەکانی ڕژێم ڕاب ماڵێ و دەریان پەڕێنێتی لە کوردستان و تۆڵە بکرێتەوە و هەوڵ بدرێت کوردستان سەراسەری ئازاد بکرێت بە فعلی لە ماوەی تەنها 17 ڕۆژ سەرانسەری کوردستان بە کەرکووکی خۆشەویست و کەرکووکی قودسی کوردستانیشەوە ئازاد کرا کە بە ئەوەی سەلمان کوردستان خاچی کوردستانە و نیشتیمانی کوردستانە کورد لە بستێک لە خاچی خۆی خۆش نابێ. دکتۆر پێم خۆشە باسێک لە ڕۆڵی ڕاگەاندنەکان یەکێتیش بکەین لەو کاتەدا ئەمڕێ لە ساڵی 1990 ڕۆڵی ڕاگەاندنەکانی یەکێتی چی بوو لە کاتی ڕاپەڕینەکە؟ بڵێ ڕاگەیاندن بە شێوەیەکی گشتی ئەگە ئێمە باسی بکەین کورد بە حکومەوەی خاکەیدا بەش و داگیر کراوە ئەوەندەی کە ئەگەر دەستگای ئەعلامی هەبوو بێ ڕاگەیاندنی هەبێ ڕادیۆ یاخود ڕۆژنامە یاخود بڵاوکراوی هەبێ بەشێکی پەیوەندی بە بڵاوکراوەی شاخ بووە لە بەوە دەرفەتەی لەبەردەستدا نەبووە تەلەڤیزیۆن هەبێ تێڤی هەبێ تەنانەت ئەگەر تیڤیش هەبوو بێ یاخود ڕادیۆ هەبوو بێ بێزگل لە ڕادیۆیانی کە لە شاخە بوون ڕۆژنامانێکی لە شاخە بوون مەسەڵەن بۆ من لە عێراق تەلەڤیزیۆنی کەرکووک هەبوو و ڕادیۆی بەغدا هەبوو ڕۆژنامەی کوردی هاوکاری و هەندێک ڕۆژنامەی تر هەبوو گۆڤار هەبوو ئەمانە ئەوەندەی کە ڕژێمی پێشوو مەبەستی بوو دژایەتی شۆڕش و خەبات و تێکۆشانی گەلی کوردی پێ بکە ئەوەندە مەبەستی نەبوو کە خزمەتی گەلی کوردستان و ڕۆڕۆ خەبات و تێکۆشانی کای ڕۆژنامەگەری کوردی پێ بکرێتن بەڵام لەو نێوەندەشدا ڕۆژنامە نووس و نووسەر و ئەدیب ڕۆشنبیرانی کورد توانیویانە زۆر عاقڵانە و وردبینانە بە فۆرم و ناوەڕۆکێکی تر هەندێک خزمەت بە ئەرکە نەتەوەی نیشتیمانەکانی کورد بکرێ وەکو بەتایبەتی هەندێک گۆرانی و کاری هونەری و هەندێک بابەتیش بەڵام ئەوەی کە پەیوەندی بە بابەتی سیاسیت و ڕوحەتی نەتەوەی بوون و پەیوەندی بە ئازادی ڕادەربڕین و ئازادیەکانی تر هەبێ و بەتایبەتی کە ئەوەی پەیوەندی بە قەزەی کوردیەوە هەبوو نەتوانرا جڵی ئەسپی خۆی لە ڕۆژنامە پێتاو بدرێتن ئەوەی هەبوو بریتی و لە ڕادیۆ شاخ بڵاوکراوەکانی شاخ ڕۆژنامەکانی شاخ یەکێتی نیشتیمانی کوردستان لەو قۆناغەدا دەتوانین بڵین پشتی شێری بەرکەوێتە لە ڕاپەڕین بەتایبەتی ئزگەی دەنجی گەلی کوردستان ئەوش بە دووسێ حاڵەت کاتێکی ڕاپەڕین دەستی پێکرد جگەلەوەی کە بەرنامەکان ساز و ئامادەکرا بۆ ڕاپەڕین وەکو باسمان کرد بە شێوەیەکی هەمەلایەنە کرۆنۆلۆژی بەڵام لە کاری ئەعلامی لەو قۆناغەدا ڕۆژنا هەردوو ڕۆژنامات شەرارە و ڕێبازی نوێ هەردووچی ڕاگرت هەموو کادرە ئەعلامیەکانی هەموو ڕۆژنامە نووسەکانی هەموو نووسەر و ئەدیبانەی کە لە سنووری یەکێتی و هەمووی تەرخان کرد بۆ ئیزگەی دەنجی گەلی کوردستان و دانان و بەرنامەی ڕاپەڕین وەیزەکەش بە لەسەر دوو شەپۆڵ ئیشی دەکردەوە بە دوو مەحەطەی جیاوازی شەو یەکیان گەڕۆک بوو یەکیان جێگیر بوو چ ئەوەی شەپۆلی 75 مەترێک چ ئەوەی 41 مەترێکە یعنی هەردووچی بە دوو ئاراستە ئیش دەکرا لەو قۆناغەدا کە ئەوەی کە گرنگ بوو بۆ مێدیا خەڵکی کوردستان هەمووی بە جەماوەیەک پارچە دەیدەوت ئیزگەی دەنجی گەلی کوردستان یان ئیزگەکەی یەکێتی نیشتیمانی کوردستان بەڵکو دەیانوت ئیزگەکەمان ڕادیۆکەمان ئێستا ئەو هەواڵەی ڕاگەیاند ئەو چاڵاچەی بڵاو کردەوە ئازادکردنی فڵان شوێنی بڵاو کردەوە ئەوەی کە دەمێن ئاماژەی پێ بدەم بۆ یەکەم جار بوو لە مێژووی کورد قەناتێکی ئەعلامی هەبێ دەستگایەکی ڕاگەیاندن هەبێ نزیکەی 20 سەعات 20 کات ژمێر پەخشی بەرنامەکانی هەبێ بۆ یەکەمین جار بوو پەخشی ڕاستەوخۆ هەبێ سات بە سات لەگەڵ ئازادکردنی هەر شوێنێک لەگەڵ ڕاپەڕین هەر شوێنێک لەگەڵ ئامادەکاریەکانی هەر شوێن و ناوچەیەک بۆ ئازادکردن و ڕاپەڕین و سەرهەڵدان ئەو ئیزگەیە بەرنامەی خۆی هەبوو تەنانەت بە شێوەزار بە زۆری فۆنەتیک شێوەزار شێوە زمان مەسەلەن بۆ من لە ئازادکردنی کەرکووک بە عەرەبی بە کوردی بە تورکی بە سێ زمان پەخشی بەرنامەکان دەکرد و چاڵاچەکان دەکرد و هانی خەڵکی دەدا و ئامادەکاریەکان پەخش دەکرا مەسەلەن لەو شوێنانەی مەسەلەن کە پێویست بە بۆ زاراوی کرمانجی یان سۆرانی یاخود هەورامی تەنان زۆری زەماوند و سەرکەوتەکان و گۆرانەکانیش بە شێوەزاری ئەو ناوچانە دەبوو یعنی ڕاستەوخۆ ئەو ئیزگا چووە ناو ناخی کۆمەڵانی خەڵکی کوردستان و جەماوەری ڕاپەڕی و هەمووی ئاوێتە بوون بە یەکتری لەو قۆناغەدا ئیزگەیەک توانی ڕۆڵێکی زۆر گەورە ببینێ لە خەبات و تێکۆشان و ئازادکردنی شارەکان و ڕاپەڕین و هەمووی با بڵێن ئەو سەرکەوتانێک کە گەلی کورد لەو قۆناغەدا بەدەستی هێنا کە ئێستا بەداخەوە ئەو هەموو قەناتە ئەعلامی و تەکنۆلۆژیای زانیاریەمان هەیە لە ڕووی ئەعلامەوە و اقتصادێک و ئابوورێکی باشی لە بەردەستدا هەیە بەڵام ڕەنگە بە هەموو ئەوانە نەتوانراوە
کەناڵێکی ئاسمانی تیڤ یاخود ڕۆژنامەیەکی وە هەبێ بتوانێت مڵکی زۆرنی خەڵکی کوردستان بێ و وەرگر و جەماوەری کوردی ئەو مێدیای هەمووی بە مێدیای خۆی بزانێ. باشە دکتۆر بۆ پێی کە بەڕێزت مامۆستای زانکۆی تا چەند ناوەندەکانی خوێندن گرنگیان بۆ نەوە ڕووداوە نیشتیمانیەکان داوە ئەگەر بنمونە بازە داستانەکانی ڕاپەڕی بکەین تا چەند لە ناوەندەکانی خوێندنە گرنگی پێدراوە بۆ ئەوەی کە خوێندکارانی ئێستا یاخودنەوەی ئێستەونەوەی داهاتوو زانیاریەکان هەبێت لەسەر ڕووداوەکانی ڕابردویان. دەستخۆش پرسیارەتی زۆر جوانە دۆژان. ئێمە دەبێت کار لەسەر ئەوە بکەین ڕاپەڕین سەرکەوتن و دەستکەوتێکی گەورەیە لە مێژووی خەباتی گەلی کوردستاندا و ئەو دەستکەوتانی کە ئێستا هەیە ئێمە خاوەن نیمچەکیانێکی سەر بەخۆی خۆمان خاوەنی حکومەتی کوردی و پەرلەمانی کوردی و موسساتی ئیداری خۆمانین و زۆر لە جۆرەکان ئازادی ڕادەربڕین و کاری خۆمان دەکەین وەکو کوردیت بوون و کوردایەتی ئەو ناوچانە بریتە لە سەردەمی ڕاپەڕین. بەداخەوە زۆر جاروا هەیە مێژوو تەزویر دەکرێت، چاواشە دەکرێت، ئاوەژوو دەکرێتەوە، لە سەرکەوتنەکان خاوەنی زۆر دەبێت، بەڵام لە شکست کەس خۆی ناکە بە خاوەنی. من بەر لەوەی کە وەڵامی پرسیارەکەت دەمەوە، من پێشنیاری ئەو دەکەم دەستکەوتەکانی ڕاپەڕین سەروەرەکانی ڕاپەڕین دۆکۆمنتەکان کە لە بەردەستدا هەیە، ئەدلەکان کە لە بەردەستدا هەیە بە ئەرشیف بکرێ و کاری لەسەر بکرێ و با بڵێن دراسی ئەکادمی زانستی زۆر باشی بۆ بکرێ وەکو ئینسکلۆپیدیا یعنی بمێنێتەوە بە مێژوو بۆ نەوەکانی داهاتوو کە بزان لەو سەردەمەدا ڕاپەڕین چۆن بڵێ ئەمە ئەرچی هەم حکومەت هەم ئەرچی ناوەندەکانی خوێندنی باڵایە و ئەرچی ئەو مؤسساتانەیە کەوا کاری لەسەر بکاتن کە پەیوەنددارە لەلایەن حکومەتی هەرێمی کوردستانەوە ئەرچی هەموو ڕۆشنبیر و نووسەر و ئەدیبێکی کوردیە ئەرچی مێژوو نووسانە ئێمە گەر دیقەت بکەین سنوور خان باسێکی مێژوو بکەین ڕەنگە تۆ ئێمە تا دوای ڕاپەڕینیش تا ڕاپەڕین زۆر سەرچاوی باش لەسەر مێژوو هەبووە مێژووی کورد یاخود شۆڕشەکانی کورد بەڵام هەموو ئەو سەرچاوانی کە هەبوونا هیچ کاتێک کورد یاخود نووسەرانی کورد یاخود مێژوو نووسانی کورد نەیانتوانێت بە ئازادی خۆیان ئەوەی کە لە ناخیاندایە ئەوەی کە حەقیقی و دیفاکتۆیە یعنی بتوانن ئەو مێژووە خۆی بنووسنەوە بۆ نمونەگەر لێرە کەسێک بابەت کتێبێکی لەسەر مێژووی کورد نووسی بێتەوە ئەوی بۆ شێوازەیەکی کە ڕژێمی پێشووی و ڕژێمی عێراق قبوڵی بوو بێ ئەگەر لە ئێران نووسی بێەوە دەبێت ڕژێمی ئێران قبوڵی بێ جارە تورکی هەر مەجاڵی نەداوە سووریا هەر مەجاڵی نەداوە خۆگە لە ئەوروپاش بێ هەر بۆ شێوازە نتوانراوە بتوانێت زۆرترین کەرەسەر لەبەردەست بێ. ئێستا بەشێکی زۆر لەو کاراکتەر و لەو ڕەمزانە ماون بەداخەوە بەشێکیان کۆچی دواییان کرد و ڕۆیشتن ئەوانی کە قیادەی ڕاپەڕین و بەرنامەدا ڕێژەری ڕاپەڕین بوون بە تایبەتی وەکو سەرکردەیەکی گەوری وەکو جەنابی مانجەلال وەکو کاک نوێشروان ئەوانی تر کە هەبوون. ئێستا بەشێکی زۆریان ماون و دکۆمنتەکان هەن ئەو نامە دەستنووسیانە هەن و تەسجیلاتی سەوتی ئزگەی دەنجی گەلی کوردستان بوونی هەیە و کۆبنەوەکان و مەحزەری کۆبنەوەکان هەیە بەشێک لە تەسویرەکان هەیە دەکرێت ئەوانە دابڕێژرێنەوە تەنەسوت کراون یعنی تەنەسوت کراوە دابڕێژرێن بنووسێنەوە بکرێن بە کتێب و بکرێن بە ئەرشیف یعنی ئەمە زۆر قورس نییە یعنی ئەکرێ ئیشی لەسەر بکرێ و بە ئەتیزەی باشی لەڕووی تەکنۆلۆژیاوە بخێتە سەر نەوعک لە با بڵێن کاسێتات و سیدی و تریدی و ئەو شتانە بێ بۆی بمێنێتەوە بەداخەوە ئێستا ئیش لەسەر نەکراوە. من ناوەندەی چەند ساڵە لە زانکۆ کە بینیوەوە بەچای خۆم زۆر دراسی باش کراوە مەسەلەن خوێندکارانی قۆناغی چوارەم لە بەشی ڕاگەیاندن لە پەیمانگاکان توێژینەوەی دەرچوونیان هەیە بەشێکی زۆریان من بینیومە مەسەلەن بەشێک لە توێژینەوەکانیان ناونشانەکەیان لەسەر پەیوەندی بە ڕاپەڕینەوە هەبووە پەیوەندی بە مێدیاوە هەبووە لەو سەردەمانەدا بەڵام تەنها بۆ دەرچوونەکەی و کاتێککە دەرەچێت سوود و توێژینانە وەرناگیرێ. ئێستا ئێمە گەر دیقەت بکەین بەشێک لە نامەکانی ماستەر و دکتۆرا چ لە بەشی ڕاگەیاندن چ لە بەشی مێژوو چ لە بەشەکانی کۆمەڵناسی و ڕەنگە لە بەشەکانی تریش ئەمە بوونی هەبێ بەڵام توانراوە مناقەشەی ماستەر و دکتۆراکەی پێکراوە و تەنها لە زانکۆ ماوەتەوە و نەتوانراوە بکرێت بە پەرتوکێک و سوودی لێ وەربگرێ. لەبەرەوە من پێشنیار دەکەم ئەمانە ضرورە و گرنگە ڕەهایەکی نیشتیمانی نەتەوەی هەیە پەیوەستە بە مێژووی گەلی کورد بۆ نەوەکانی داهاتوو بۆ ئەوەندە بۆی ڕاستەکان وەک خۆی بمنێتەوە و چاوەشە نەکرێتن و خەڵکی تر خۆی نەکە بە ساعێب و بە زۆر لە زۆرەکان ئەم مێژوو جوانە گەلی کوردستان دیماگۆجی نەکرێ و درۆی لەسەر نەکرێتن و تەزویر نەکرێت. زۆر باشە دکتۆر گیان دەستەکانە خۆش بێت دواوتەی بەڕێزت لەسەر ساڵیادی ڕاپەڕین ئەگەر پێمان بڵێیت.
دەستی ئێوە خۆش بێ جارێکی تر پیرۆزبایی لە خەڵکی کوردستان دەکەم هیوادارم دەستکەوتەکانی ڕاپەڕین وا بە ئاسان بە فیڕۆ نەچێ لە بەروی بەشێک لە دەستکەوتەکان دەرفەتەکان بە فیڕۆچ و لە ئەنجامی ناتەباوی نەیەک ڕێزی گەلی کوردستان ئێمە ڕاپەڕین ئەو ڕاستی سلماندەوە هەر کاتێک گەلی کوردستان یەک گرتوو بێ یەک ریز بێ یەک گوتار بێ یەک بەرنامەی هەبێ دراسە بۆ کراو بێ هەموو کاتێک ئێمە دەتوانین سەرکەوتوو بین دڕ بە شەوەزەنجی هەموو تاریکسانە دەبی کە ڕوبڕووی وڵاتەکەمان دەبێتەوە ئێستاش ئەم قۆناغی ئێمە تێدا دەژین قۆناغێکی هەستیارە چ لە ڕووی سیاسی چ لە ڕووی اقتصادی چ لە ڕووی سەربازی چ لە ڕووی هەمووی پەیوەندی بەلایەنە جێپۆلیتیکیەکانەوە بەو نەخۆشیی کە ڕوبەڕووی نەخۆشی کۆرۆنا و ڤایرۆسی کۆرۆناوە کە ڕوبەڕووی هەرێمی کوردستان بۆتەوە تەنها بەتەبایی بە یەکگرتووی بە دراسەکراوی بە کارنامەیەکی حکومی هاوبەشی دراسە بۆ کراو ئێمە دەتوانین سەرکەوتوو بین ئەگەر تێبگەین پێ دەگەین هیوادارم پێگەیشتوو بین لەو قۆناغی کە هاتوتە بەردەستمان ئەو دەرفەتانێکە لە بەدەستمانە بیقۆزینەوە جارشکە سوپاس بێ ئەوە پیرۆزبایی لە خەڵکی کوردستان دەکەم بە بۆنێ ڕاپەڕین سوپاس. بەرز و پیرۆز بێ ساڵیادی ڕاپەڕی سپاس بۆ دکتۆر ئەمیر نامیق مامۆستای زانکۆ سپاس بۆی کابەشێکی ڕاستەوخۆ لە ستۆدیۆکانمان لە شاری هەولێرەوە لەگەڵمان بوویت بەڵێ خۆشەویستان ئێستاش ئەچینە لای پەیامنێرمان فەرحان حەمەخان کە بەشێکی ڕاستەوخۆ لە هەڵەبجۆ لەگەڵمانە بۆمانە دوێ لەسەر هەوڵەکان بۆ پاراستنی سنوورەکان لە هاتوچۆی نایاسایی. فەرحان سڵاو لێبێ و بەیانیت باش. بەڵێچین و سڵاو لە تۆ لە تەواوی بینەرانی گەلی کوردستان دیارە لا ئێوە ڕوونەکە گرتنبەری ڕێکارەکانی پێوەست بە ڕوبەڕووبوونەوەی کۆرۆنا لە سەرجەم پارێزگاکان هەیە لە هەڵەبجەش باوڵێن ڕێکارەکان جدیترە بۆ پێی کە سنوورێکی بەرفراوان لەگەڵ وڵاتی ئێراندا هەیە و ڕۆژانە ژوورێکی عملیات لە هەڵەبجە دروستکراوە بە سەرپەرشتی پارێزگاری هەڵەبجەوە لایەنە پەیوەندیدارەکان لە هەڵەبجە کۆبوونەوەی بەردەوام دەکات و بڕیاری پێویست دەدات جگە لەوەی کە لە هەڵەبجە باوڵێن بەشێکی زۆر لە شوێنە گشتیەکان داخراون و تاقیمی ناو بازاڕ و ناحیەکانی باوڵێن هەڵەبجە کراوە لەگەڵەوەشدا ژمارەیەک لە ژمارەیەکی زۆر لە هاوڵاتیان کە لێرانەوە گەڕابوونەوە لە کەرنتینەکان پشکنینی پێویستیان بۆ کراوە بەشێکیشیان نێراونەتەوە بۆ ماڵەوە بەڵام هێشتا بەشێکی کەم لە هاوڵاتیان هەن کە خوێنکارت بەشێکیان لە دەرەوە لە وڵاتی ئێرانەوە گەڕاونەتەوە تا ئەم ساتە خۆیان تەسلیم بە هێزە ئەمنیەکان و تیمە تەندروستەکان نەکردووە. من پێم خۆشە ئەمڕۆ گفتوگویەک لەسەرم بابەتە بکەین بزانین هەوڵەکان چین بۆەوەی کە هەمووان بهێنرێنە کەرنتینەکان لە پێناوەوەی کە سەلامەتی هەم بۆ خۆیان هەم بۆ هەڵەبجەش دابین بکرێ لەگەڵ بەڕێز ڕایت بەرزان عوسمان بتەبێژی بەڕێوەبەراتی پۆلیسی هەڵەبجە گفتوگۆکەم. کاک بەرزان بەیانی باش زۆر سپاس کاک. کاک بەرزان ئەگەر پێمان بڵێن ڕێکارەکانی با بڵێن دەست بەسەرکردنی و کەسانی کە تاوە پێسە خۆیان تەسلیم بە هێزە ئەمنیەکان و تیمەکانی تەندروستی نەکردووە چۆنیە. بەڵێ بەیانی هەموو بینەرانی گەلی کوردستان باش هیوادارم بەیانێکی پڕ تەندروست و خێربێ بۆ هەموو هەرێمی کوردستان و دانیشتوانی شەکەی ئێمە بە تایبەتی ئێمە وەکو هێزە ئەمنیەکانی پارێزگای هەڵەبجە هەر لە کاتی دەرکەوتنی نەخۆشی کۆرۆنا با سەرپەرشتی جەناوی پارێزگار ژوورێکی عملیات پێشێنراوە سەرجەم ئەو ڕێنمایانەی کە لە ژوور عملیاتەکە دەرەچێت ئێمە و هێزەکانی ئاسایش بە هاوکاری لەگەڵ هێزەکانی بەرگری شارستانی و هاتوچۆ ئەوانە جێبەجێ ئەەکەین و هەر بڕیارێک لە ژووری عملیاتەوە دەرچێت ئێمە ڕاستەخۆ سەردانی ئەو شوێنانە ئاکەین و هەر کەسێک کە لە ئێران گەڕابێتەوە و خۆی ڕادەست نەکرد بێ ئێمە بە دوواداچوونی بۆکەین ئەچین سەردانی ماڵیانەکەین و سەردانی ئەو شوێنانەشەکەین کە خۆیان لێ شاردوتەوە بۆی ئێمە بیانگرین و بیانێرین بۆ کەرنتینەکان لەبەر تەندروستی گشتی پاراستنی سەلامەتی هاوڵاتیانی شارەکەمان و لێرەشەوە داوا لە هاوڵاتیانەکەین هەر کەسێک خزمێک دۆستێک ناسراوێکی تەنانەت دەگەر براشی بێ لە ئێران گەڕاوەتەوە با بە زووترین کات لە ڕێگەی هەڵی گەرمی تەلەفۆن بەڕێز دکتۆر سنوور ژمارەکەی 1970 51 بکات بۆ ئەوەی بە زووترین کات ئێمە بچین لە ڕێگەی تیمی تەندروستیوە سەردانی بکەین و بیگەینە کەرنتینەکان. باشە کاک بەزار لە ماوەیە کە با بڵێن ئەم ڤایرۆسە سەری هەڵداوە لە سنوورەکان چۆن چاودێری سنوورەکانەکەن بۆ پێی کە هەڵەبجە سنوورێکی بەرفراوانی. بەڵێ پارێزگای هەڵەبجە 180 کیلۆمەتر سنووری لەگەڵ کۆماری ئیسلامی ئێران هەیە دیارە ئێمە فەوجی دوی پاسەوانی سنوور سەر بەریوایسێ لێرە وجودیان هەیە لەگەڵ هێزەکانی ئاسایش و سەرجەم هێزەکانی ئاسایشی ناوخۆ ئێمە لە ئامادە باشیین و سەرجەم ئەو ڕێگەیانە داخراون کە هاتووی هاوڵاتیانی کوردنشینی ئێرانی لێوە ئەکرێ لەبەرەوە ئاگاداریشمان کردوون کە سەردانی بەتایبەتی ناحیەی بیارە و تەوێڵە و ناوچەی نۆڕۆڵی و ئەو مەرزەی تریشکە لە نزیکی خورماڵ هەیە نەکەن و هیچ ئاڵوگۆڕی کەلوپەلێک لەو سنوورانەوە نەکەن لەبەرەوە ڕێگە پێدراونی و
خۆشیان دەستگیر دەکرێن و کەلوپەلەکانیشان دەستی بەسەر ئەگیرێ ئێمە ئامادەکاری خۆمانمان کردو و لێرە شاپشتمان بە هاوڵاتیانی خۆمان بەسووە و داوامان لە خەڵکی هەموو ئەو شوێنە سنووریانە کردووە لە کاتی بوونی هەر هاوڵاتێکی ئێرانی دەست بە جێگەدارمان بکەن و بۆ ئەوەی ڕادستی وڵاتی ئێرانی بکرێتەوە و ئەوەشی کە بەجیوە هاتوێتە ناو ئێمە جارێکی تر ڕێگەی تیمەکانی تەندروستی دەستگیریەکەین و ڕەوانی وڵاتی ئێرانیەکەینەوە. کاک بەرزان ئەم جۆرە لە خۆ تەسلیم نەکردن یاخود نهاتنە ناو کەرەنتینەکان پێت وایە جۆرێک لە ناتێگەیشتن هەیە لە نێوان ئەو هاوڵاتیانی کە گەڕێنەوەەوە ئێوە کە ئەو کەسانت دەبەنە باوڵێن کەرەنتینەکان تا چەند خزمەتیانەکەن و ئایا لە ڕێگەی ئۆتۆمبیلی تایبەتەوە دەگوازێنەوە بۆ کەرنتینەکان شوێنێکی گونجاون لەلای ئێمە نەخۆشخانەی بیارەیە کە دانراوە بۆ ئەو شوێنەوە لەگەڵ ئوتێل هەڵەبجە پاڵاس ئەتوانم بڵێم نەخۆشخانەی بیارە خۆی شوێنێکی زۆر گونجاوە ئەگەر مرۆڤیش نەخۆش بێ هەگەر نەخۆشیش بێ لەو نەخۆشخانەیە بێ چاکە بێتەوە لەبەر هەڵکەوتەی جوگرافیەکەی و گواستنەوەی هاوڵاتیانیش لە ڕێگەی ئەمبولانس و هێز ئەمنیەکانەوە ئەبێ هیچ کەسێک نایبینێ چای پێی ناکەوێ پاشەوە چێتە کەرنتینە لەوێ ستافی تایبەتی لێ دکتۆری لێ و کارمەندی تەندروستی لێ سەرپەرشتیاری کەرنتینەکانی لێ ئەوانە هەمووی بۆ خزمەتکردنی ئەو هاوڵاتیە لەوێن و نانی بۆ داوی نەکرێت لە ناو کەرنتینەکە و ڕێگەی بەکارهێنانی هێڵەکانی ئەنتەرنێت و هاتنە دەرەوەیشی دیاریکراوی پێدرێ بەو شێوەیە کە بۆی دیاریکراوە ئێمە ئەتوانم بڵێم لە سنووری پارێزگای هەڵەبجە بە باشترین شێوە کارمان کردو بۆ ئەوەی هاوڵاتیان کەمترین گلەیمان لێ بکرێت ناڵەن گلەی نییە بەڵام هەوڵمانیاوە کەمترین گلەیمان لێ بکرێت و ئەگەر هاوڵاتی کش لە وڵاتی ئێران گەڕابێتەوە بەڕاستی ئەبێ خۆی وشیار بێ ئەو مەترسیە تەنها لەسەر من و لەسەر جنابی و لەسەر کەسێکی تر نییە لەسەر پێش هەموو کەس لەسەر خێزانەکەیەتی ئەگەر تۆ کوڕێکی گەنجی ڕۆشووی بۆ وڵاتی ئێران بۆ سەفرێکیا بۆ خوێندن ئەوکە لە کاتی گەڕانەوە مەترسی یەکەمت بۆ سەر دایکتە کە نەخۆشە لە ماڵەوە بۆ سەر باوکتە لەبەرەوە ئەوان تەمەنیان کردووە بەرگری لەشیان لاوازە لەبەرەوە من جارێکی ترداوە لە هەموو وڵاتیانەکەم لە ڕێگەی کەناڵەکەی بەڕێستانەوە لە کاتی بوونی هەر شێوەیەک لەو شێوانی کە باسمان کرد کە کەسێک گەڕاوەتەوە بۆ هەر مەبەستێک ڕۆشتە سەردانی وڵاتی ئێرانی کردووە تکایە بە زووترین کاتیاڵی گەرمی تەلەفۆنی لێ ئاگادار بکەنەوە یان هێزانەکانی لێ ئاگادارکەن بۆی ئێمە لەگەڵ تیمی تەندروستی بیگوازینەوە بۆ کەرەنتینەکان. کاک بەرزان باز لەوە دەکرێت بەشێک لەو کەسانی کە تاو پێسە خۆیان تەسلیمە کردووە خوێنکارن لە خوێنی باڵایە خوێنن و بە بڵێن بەڕێوەبەراتی گشتی تەندروستی هەڵەبجەش ڕاگەنراوێکی پڵاو کردوەوە کە مۆڵەتەکانی خوێندنیان هەڵەوە شوێنێتەوە لە ڕێگەی خوێنی باڵاوە گەر خۆیان تەسلیم نەکەن ئەم جۆرە لە خۆ تەسلیم نەکردن لە چیەوە سەرچاوی گرتووە تا چەند بەشێک لەو کەسانە کە لە خوێندنی باڵایە دەخوێنن لە ئێران. بەڵێ پاش داخستنی دەواازەی مەرزی باشماغ خۆشبەختانە حکومەتی هەرێمی کوردستان ئەو ڕێکاری زۆر زوو گرتە بەر بەڵام بەداخەوە لە ڕێگەی دەواازەی منزیرەیەکە لە سنووری خانەقینە ئەکەوێتە نێوان حکومەتی هەرێمی فیدراڵ و حکومەتی هەرێمی کوردستان ژمارەی زۆر هاوڵاتی لەو ڕێگەیەوە گەڕابوون و پاش گەڕانەوەیان بۆ ئێمە بە ڕێگەی پەیوەندەکان دەست بەجێ ناوەکانیانمان پێیا کرد ئەوانەی کە نزیک بوون و ناسرااو بوون و ناوەکانیانمان دۆزیەوە ئاگادارمان کردوون و لە ڕێگەی تیمی تەندروستیان ژمارەیەکیان خۆیان هاتوون خۆیان ناساندووە لە کەرنتینەکان و توانە ئێمە لە ئێران گەڕاوینەتەوە و ئامادەین لە کەرەنتینەکان بێنەوە لەو ژمارەیەکی کەمیان ماوە ژمارەکە زۆر نییە ئەکرێ خوێندکارێکیش تێدا بێ و هاوڵاتیش تێدایە ئێمە لە ڕێگەی بەڕێز تۆرازاد بەڕێوەبەری گشتی تەندروستی پارێزگای هەڵەبجە پەیامێکی بڵاو کردوێتەوە ئێمەش پشتگیری لە پەیامەکەی دکتۆر ئازاد دەکەین وەکو حکومەتی خۆجێی هەڵەبجە هەر شتێک لە توانامانە هەبێ بۆ هاوڵاتیان شارەکەمانێک. باشە بەرزان وەکو ئەزانی ئێمە لە ڕێگەی مەرزە لاوەکیەکانەوە هەم ئەو دوو مەرزەش مەرزی پشتە و مەرزی شۆشمێ ڕۆژانە ئاڵوگۆڕی بازرگانیش ئەنجام دەدێت لە ڕووی خواردەمەنیەوە تا چەند ڕێکارەکان گیراونەتە بەر کە خواردنێک با بڵن سەوزە و میوەهات لە ئێرانەوە نەیەتە ئەمدی. بەڵێ دەواازەی مەرزی پشتە و دەواازەی مەرزی تێواڵە هەردووشی داخراوە و هیچ ئاڵوگۆڕێکی بازرگانی لێوە ناکرێت و سەوزە و میوە بە شێوازێکی کوالیتی تەنها لە ڕێگەی دەواازەی مەرزی باشماخەوە هێنرێتە حکومەتی هەرێمی کوردستان هیچ ڕێگەیەک بە هیچ جۆرە بازرگانێک نەبە ڕسمی ناوە ناڕسمی نادرێت لە دەواازە ئەم دوو دەواازە نافەرمیەوە هیچ شتێک هاوردە بکات تا ئەو کاتی حکومەتی هەرێمی کوردستان بڕیاری تازی لەبارەوەدا تەنها هاتنی سەوزە و میوە و خواردەمەنی لە ڕێگەی دەواازەی مەرزی باشماخەوەی پاش تێپەڕبوونی بە سیستەمێکی کۆنتترۆلی جۆری و هەموو شێوازەکانی کەرنتینەی کشت و کاڵی پاشان داخلی حکومەتی هەرێمی کوردستانە بێت. باشە بە کورتی ئەگەر لێرەوە وەکو دوایین پەیامی ئێوە ئەو لیژنەیە کە ڕۆژانە دەچنەوە کەسانە هێنن دەیان خەنە کەرنتینەکان بۆیان چییە بۆ تانوێ لێرەوە چیان پێ؟ ئێمە تەنها خەمی ئێمە پاراستنی گیانی هاوڵاتیانمانە هیچ خەمێکی ترمان نییە ئێمە ئەمانەوەی هاوڵاتیانی شارەکەمان بە دوور بن لەو نەخۆشیەوە هاوڵاتیانی هەرێمی کوردستان بە دوور بن لەو نەخۆشیە لەبەرەوەی ئێمە
وەک وڵاتانی پێشکەوتوونین بەڕاستی سیستەمێکی تەندروستی زۆر پێشکەوتومان نییە ئەکرێ خۆپاراستنەکە بکەین بە سیستەمە تەندروستی زۆر پێشکەوتووەکە هەرچەندە ئێمە پزیشکان و کارمەندانی تەندروستی هەڵەبجە ماندوونە ناسانە شانیانیاوەتە بەر ئەرکەکە من لێرەوە پیان ئەڵێم ماندوومە بن ئەمە شتێکی کاتی و کۆتاییەت و داوا لە وڵاتیانی شەکەم هاوکاریان بن و ڕێزیان لێ بگرن و بزانن کە تا دوێنێ پێشمەرگە لە سەنگەری بەرگری بوو لە حکوومەتی هەرێمی کوردستان ئەمڕۆ کارمەندان و پزیشکانی تەندروستی و هێزەکانی ئاسایشی ناوخۆ لەو سەنگەرە بەرگریان لەو دوژمنە نادیاران کاتۆتە وڵاتەکەمانەوە جارێکی تر داوا لە وڵاتیانەکەم هەر کەسێک لە وڵاتی ئێران گەڕایەوە پێویست بەوە ناکات ئێمە بگەڕین بە شوێنیا و پێی بڵێن وەرە بۆ کەرەنتینەکان خۆت ئاسی وشاری خۆت بە پێت بڵێ ویژدانت ئازارت بدا کە تۆ کەسێکی پێویستی بۆیە 14 ڕۆژ یان 13 ڕۆژ یان چەند ڕۆژ یان 15 ڕۆژ تۆ لەو کەرەنتینە بمێنیتەوە بەپێی دەرچوونی ئەنجام بکەن و داوا لە وڵاتیانی شەکەم چاوپۆشی نەکەن بە هیچ شێوەیەک ئەمە شتێک نییە چاوپۆشی تێدا بکرێ بۆ ئەوەی هەمومان بە تەندروستیکی باش و سەلامەتەوە ئەم قەیرانە بڕێکی زۆر سپاس بۆ بەڕێسە بەڵێ چنوور ئەمە زانیاریەکانی ئەمڕۆی پارێزگای هەڵەبجە بە هیوایەوەی ئەو کەسانی کە تاوەکو ئێستا خۆیان ڕادستی تیمەکان نەکردووە هەر ئەمڕۆ کە ماڵەتەکە 24 کاتژمێرە ئەمڕۆ کۆتاییەت خۆیان تەسلیم بە تیمە تەندروستیەکان بکەن دەنابە پێچەوانەوەکو ڕاگەنداوەکەی تەندروستی هەڵەبجەهاتووە ماڵەتەکانی خوێندنیان هەڵدەوەشێنرێتەوە. پامێرمان فەرحان حەمەخان بە شێکی ڕاستەوخۆ لە شاری هەڵەبجە لەگەڵمان بووی سپاس بۆ تۆ سپاس بۆ میوانەکە سپاس بۆ سەرجەم زانیاریەکانت بەڵێ خۆشەویستان لە هەڵەبجەوە دەگەڕێینەوە سلێمانی دەچینە لای پامێرمان ئەحمەد ئیسماعیل کە بە شێکی ڕاستەوخۆ لەگەڵمانە زانیاریەکانی ڕۆژمانایەتی ئەحمەد سڵاو لێ بێ و بەیانیت باش هەواڵ و زانیاریەکانی ڕۆژ لە سلێمانی لای تۆ چین؟ بەڵێ چنوور ئەو کاتی ئەو بینێران باشتر سڵاوتان لێبێت یەکێک لە هەرە ڕێنمایەکانی تەندروستی سلێمانی کە داوا لە هاوڵاتیانی هەرێمی کوردستان و شاری سلێمانی و هەموو پارێزگاکان و هەموو هاوڵاتیانی هەرێمی کوردستان دەکات بەکارهێنانی دەستکێش و بەکارهێنانی ماسک بۆ شوێنە قەرەباڵغەکان بۆیە پێویستە هەموو کەس ئەم بابەتە تەندروستیانەی پێبێت و زوو لە ماوەی 2 سەعات جارێکدا دەستی پاک جوان بشات بۆ ئەوەی ئەو پێداویستیانەی یان ئەو ڕێنمانەی کە لەسەر هاوڵاتیانی خۆشەویست پێویستە جێبەجێ بکات ئەوەیە و بەتایبەتتر ئەوەی کە داوا لە هاوڵاتیان دەکرێت لەم کاتەدا نێنە دەرەوە لە ماڵەکانیان بمێنەوە داوامی فەرمانگەکان نەماوە داوامی خوێندنگەکان نەماوە هەموو ئەمانە بۆ ئەوەیە هاوڵاتیان نەچنە شوێنە قەرەباڵغەکان نەچنە ئەو شوێنانی کە پێویستە لە سەرشانیان بۆ ئەوەی لەلایەنە پەیوەنددارەکانی تەندروستی داوایان لێکراوە خۆیان بپارێزن و سەلامت بن 2 هەفتەی قورسمان لە پێشە 2 هەفتەی قورس بۆ ئەوەیە هاوڵاتیان سەلامت بن هاوڵاتیان تەندروست بن هاوڵاتیان بێکێشە بن هەموو ئەم ڕێنمانەی کە لەسەر شانی هاوڵاتیان پێویستە لە هەر شوێنێکدا بەکاری بێنن ئەوەیە ماسک دەستکێش جێبەجێکردنی ڕێنمایە تەندروستەکان سەبارەت بەو هەواڵ و زانیاریانی کە لە ئەمڕۆ لە شاری سلێمانیدا هەیە یەکێک لەو هەواڵانی کە ئەمڕۆ قایمقامەتی سلێمانی بەڕێز کاک ئاوات لەگەڵ لایەنە پەیوەندیدارەکان کۆبوونەوەیکی گرنگی هەیە دواتر دوای کۆبوونەوەکە کۆنگرێکی ڕۆژنامەنووسیە بۆ کەناڵەکانی ڕاگەاندن سەبارەت بە پێدانی زانیاری لە ڕێگەی ئۆنلاینەوە بۆ زیاتر پاراستی هاوڵاتیان لە ڤایرۆسی کۆرۆنا یەکێک لەو چالاکیانەی تر کە ئەمڕۆ لە شاری سلێمانی ئەنجام دەدرێت ئەویش ئەوەیە کە لە چوارچێوەی چالاکیەکانی ڕشاندنی دەرمان لە سنووری پارێزگای سلێمانی و لە شاری سلێمانی لە مۆڵەکان دەست پێ دەکات کە ئەویش ئەوەیە لە فاملی مۆڵ لە ماژدی مۆڵ ئەم ڕشاندنی دەرمانە جارێکتر دەست پێ دەکاتەوە بۆ ئەوەی ئەو شوێنانش کە شوێنی داخراون ئەو شوێنانش پارێزراو بن کە بەتایبەت لایەنەکانی تەندروستی داوا دەکات هاوڵاتیان نەچنە شوێنی داخراو بۆیە ئەوانش ڕشاندنی دەرمانی تێ ئەنجام دەدەن یەکێک لە هاوڵاتیان لە فەیسبوکەکەی خۆیەوە داوای ئەوەی کردبوو کە بتوانرێت هاوڵاتیان بۆ پابندبوون بە ڕێنمایەکان لە ماڵ بمێنێتەوە کتێب بخوێنێتەوە لە ماڵ مێنێتەوە لەگەڵ ماڵ و منداڵەکەی خۆی مەشغوڵکە لە ماڵ مێنێتەوە زانیاریەکان جێبەجێ بکات کە پێویستە بۆ تەندروستی هەمان لەگەڵ دکتۆر لەشکر درێژە بە گفتوگۆکەمان دەکەین دکتۆر ئەم کاتت باش و سڵاوت لێبێ لەسەر سەبارەت بە ڕشاندنی دەرمان قسەمان بۆ بکە لیژنەکانی قایمقامەت پێش ئەم بابەتەش بەردەوام پشکنین و گەڕانیان نەبووە بەڵام ئێستا تاوا چڕکراوەتە فەرمو تۆ زانایی زیاترمان بڕێ سڵاوتان لێبێ وەکو بەڕێز باش کرد لیژناوبەشەکانی قایمقامەتی سلێمانی کە ژمارەیان سیوەرژنەیە بەردەوام پشکنین بۆ شوێنە گشتەکانی سوی پارێزگای سلێمانیەکەن بە ڕۆژ و بە شەو لە کاتی پشۆکانە بەڵام لە کاتی دروستبوون و مەترسی ڤایرۆسی کۆرۆنا پێشەوەی بگاتە هەرێمی کوردستان لەسەر ڕاستباردەی بەڕێز قایمقامی سلێمانی کاری لیژناوبەشەکانی قایمقامی سلێمانی بۆ 24 کاتژمێر ئێستا 24 کاتژمێر لیژناوبەشەکانی قایمقامەتی سلێمانی لە ئەرکان بەڕێستان ئەزانن ئێستا کە پشووی ڕسمی لە سەرجەم فەرمانەکانی حکوومەتی هەرێم بەڵام لیژناوبەشەکانی قایمقامەتی سلێمانی بە شەو و بە ڕۆژ لە خزمەت دەوڵاتیانی سنووری پارێزگای سلێمانیان لە ماوەی 4 ڕۆژی ڕابردووە
بەشێک زۆر لە شوێنە گەشتیەکانی سنووری پارێزگای سلێمانی کاری ڕشاندنی بۆ کراوە لەوانە ناو سنتەری شار هەمووی بۆی کراوە گەڕەکانی ئازادی توی مەلی کارزەوشێک پارکی ئازادی ئاشتی زەرگەتە بەکرەجۆ ڕاپەڕین شەقامی سالم سەرچنار ئەمانە هەمووی کاری ڕشاندنی بۆ کراوە و بەردەوامیشە لەگەڵ سەرکارێزیش بۆی کراوە بەردەوامە بە هاوکاری سەرۆکاتی شارەوانی سلێمانی و بەرگری شارستانی سلێمانی و بڕەواتی ئاسایشی سلێمانی و سەرجەمدام و دەستگاکانی سنووری پارێزگای سلێمانی و هاتوچۆی سلێمانی لیژناوبەشەکانی قایمقامی سلێمانی بەردەوامن لە ڕشانی شوێنە گەشتەکان وادی پێویست دابین کراوە ئەوەی پێویست بێ ئەمە لەسەر شانمانەوەکو قایمقامەتی سلێمانی بۆ خزمەتی هاوڵاتیان بیکەین بەڵام من یەک داوا لە هاوڵاتیانەکەم تەندروستیمان سەلامەتیمان پابندە بەمانەوەمان لە ماڵەوە بۆ ماوەی 2 هەفتە بۆی کە پارێزراو بین بە هیچ شوەیەک سەردانی شوێنە قەرەباڵغەکان نەکەن تەنانەت بۆ پێداویستی ڕۆژانەشیان زۆر زەڕ نەبن سەردانی مۆڵە گشتەکان و خواردنگە و شوێنە گشتەکان نەکەن بۆی کە ماوەی 2 هەفتەیە مەترسی هەیە بە هەمومان بتوانین ڕێگری بکەین لە زیاتر دەشەر سەردی ڤایرۆسەکە و بڵاوبوونەوە و سەیطرە نەکردن بەسەریە. سەبات بە ڕشاندنی دەرمان چەند کارێکی گرنگە؟ بەدڵنیاییەوە ڕشاندنی دەرمان کارێکی زۆر گرنگە لە بەرەوەی و مادەی کێمە بەکارین لە جیاناسا بەکاردێ لە وڵاتی وەکسین کە سەدەرەکراوە بەسەر ڤایرۆسەکە لە ڕێگەی ئەو مادانەوە بەکارهێنرا و کۆمەڵە ڕێشوێنی توندی تەندروستی گیراوەتە بەر بۆ ئەم مەبەستە ئێمەش مادەی بەکارێنین کە مادەیەکی یەکەم معقەمە بۆ بەکتریا و ڤایرۆس کە ڕێگریەکان لە گەشەکردنی بەکتریا و ڤایرۆس بۆ ماوەی 7 بۆ 10 ڕۆژ لەو شوێنەی کە ڕشێنرێ دووەم کاریگەری سلبینیە بەسەر تەندروستی مرۆڤ یانێ و کەسانەی کە سەردانی ئەو شوێنەکەن دوای کە دەرمانەکەی بۆ ڕشێنرێ هیچ کاریگەریەکی نیە لەسەر تەندروستیان. زۆر سپاس بە وتەکانی سپاس بۆ دەستان خۆش بێ زۆر سپاس. بەڵێ چنوور دەگەڕێمە لا ئێوە سەرۆکی لیژناوبەشەکانی قایمقامەتی سلێمانی وەکو پێشووتر چۆن لا نەبکانی تەندروستیدان لە هاوڵاتیان کردووە لە ماڵەکان بمێنەوە ئەویش داوا لە هاوڵاتیان دەکات لە ماڵەکانێ بمێنەوە سەبات بە ڕەشاندنی دەرمان لە چوارچێوەی کارەکانیان ئەو شوێنانی کە پێویست بێت ئەنجامی دەدەن و ئەو شوێنانی کە پێویست بۆ ئەنجام درراوە هەموو ئەمانە بۆ ئەوەیە بتوانرێت زیاتر هاوڵاتیان سەلامەت و تەندروست بن و نەچنە شوێنە قەرەباڵغەکان و هەموو هاوڵاتیانی هەرێمی کوردستان سەلامەت و تەندروست بن سەبارەت بەمانەوە لە ماڵەوە بۆ ئەوەیە کە هاوڵاتیانی هەرێم تێکەڵی شوێنە قەرەباڵغەکان و تێکەڵی هاوڵاتیانی دیکە نەبن و لە ماڵەکانی خۆیان مێنەوە بۆ ئەوەیە کە بتوانن زیاتر پارێزرا و سەلامەت و تەندروست بن سەبارەت بۆی کە هاتوچووی نیان پارێزگەکان بەڵێ لە چواردەی مانگەوە کە ئەو بڕیارە گرنگە هەیە هاوڵاتیانی دیکە لە پارێزگایەک بۆ پارێزگایەکی دیکە ئەو هاتوچوێ نەمێنێت هەموو ئەمانە لە چوارچێوەی پلانی ڕوبەڕووبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنایە بۆ ئەوەی هاوڵاتیانی هەرێمی کوردستان سەلامەت و تەندروست بن لە چوارچێوەی پلانەکەدا هاوڵاتیان سەلامەت و تەندروست دەبن سەبارەت بە چالاکیەکانی ئەمڕۆ شاری سلێمانی چالاکی دیکە و زانیاری دیکەش هەیە بەڵام گرنگترینیان ئەمانە بوون کە لەبارەی تەندروستی هاوڵاتیان و سەلامەتی هاوڵاتیان کە پێویستە هاوڵاتیان پابندی ڕێنمایەکانی تەندروستی بن و جێبەجێ بکرێن وەڵام من دەگەڕێم لای ئێوە. پامنێرمان ئەحمەد ئیسماعیل باشەیەکی ڕاستەخۆ لە سلێمانی و لەگەڵ مابوو سپاس بۆ تۆ سپاس بۆ میوانەکەت بەڵێ خۆشەویستان هەر بە مەبەستی وەرگرتنی هەواڵ و زانیاریەکانی ڕۆژە چینە شاری ڕانیەوە چینە لای پامنێرمان هونەر ڕەسوول کە بەشێکی ڕاستەخۆ لەگەڵمانە هونەر سڵاو لێبێ و بەیانیت باش هەواڵ و زانیاریەکانی ڕۆژ لە لای تۆ و لە شاری ڕانیەوە چییە؟ سڵاوتان لێبێ سڵاو لە بینەرانی گەری کوردستان بێگومان سنوور هەواڵ و بابەتی گەرم لە هەموو شارەکانی هەرێمی کوردستان و تایبەتیش لە دەڤەری ڕاپەڕی تەنها هەر نەخۆشی کۆرۆنایە ینی بۆ بە بابەتێک کە بە بەردەوامی هاوڵاتیان لە ناو ماڵەکانیان لە هەموو شوێنێک هەر پرسی کۆرۆنا بێگومان هەموو شوێنێکی داگیر کردووە بە خۆشحاڵیەوە هەتا ئەم ساتە تا ئەمڕۆ لە سووری ئیداری ڕاپەڕین هیچ حاڵەتێکی نەخۆشی کۆرۆنا تۆمار نەکراوە گەرچی دەڤەری ڕاپەڕین دەڤەرێکی فراوانە و هاو سنوورە بەشێکی زۆری لە قەزای پشدەرەوە لەگەڵ کۆماری ئیسلامی ئێران بەڵام خۆشحاڵیەوە تا ئەم ساتە هیچ حاڵەتێکی کۆرۆنا تۆمار نەکراوە و پێشتریش ڕاگەیەندراوە کە ئەو هاوڵاتیانەی کە ژمارەیان 166 هاوڵاتی بوو لە 4 کەرەنتینە لە سنووری ئیداری ڕاپەڕین لە شاری ڕانیە و قەڵازێ بە خۆشحاڵیەوە ئەوانش گەڕاندرانەوە ماڵەوە ئێستا بەشێک لە هاوڵاتیان لە ناو کەرەنتینەکاندا ماون کاتەکانیان تەواو نەبووە چاوەڕە دەکرێت لە ڕۆژانی داهاتوودا ئەوانیش دوای ئەوەی کە پشتینەکانیان لە سلێمانیەوە دەگەڕێتەوە ڕێگەیان پێ بدرێت تاوەکو کەرەنتینەکان جێبێ هەڵن و بگەڕێنەوە ناو ماڵەکانی خۆیان ئەوەی کە زۆر گرنگە چنوور لە ئەمە نەک بۆ دەڤەری ڕاپەڕین بۆ هەموو هەرێمی کوردستان و شارەکانی هەرێمی کوردستان ئەوەیە کە هەمیشە بەڕێوەبەری گشتی تەندروستی ڕاپەڕین و لە شارەکانی تریش بێگومان هەمیشە هاوڵاتیان ئاگادار دەکەن کە ئەو هاوڵاتیانەی کە کەرەنتینەکان جێدەی هەڵن پێویستە لە ماڵەکانی خۆیاندا بمێننەوە ئەم ڕۆژەی کە
ئەم 166 هاوڵاتی ڕێگایان پێدرا بستنەوە ناو کەسوکاریان بەر لە هەموو شتێک سنجارێک ئاگدار کران لەلایەن تیمە پزیشکەکانی دەڤەری ڕاپەڕین کە پێویستە ئەوانە لە ناوماڵەکانی خۆیاندا بمێننەوە کەرەنتینە جێدە هێڵت بۆ بستە ناوماڵەکانی خۆیانەوە هیچ هاوڵاتیەک سەردانیان نەکات بە تایبەتر لەم شارانەی کە پەیوەندی کۆمەڵاتیەکان لە ئاسێکی زۆر بەرزدان لە نمونەی دەڤەری ڕاپەڕین یعنی زۆر داوا لە هاوڵاتیان کراوە کەسانی کە دەگەڕێنەوە ڕاستە 14 ڕۆژە دوورن لە ماڵ و منداڵیان و پێشتریش لە وڵاتی ئێران بوونە بەڵام پێویست ناکە ئەماوەیە هیچ کەسێک سەردانیان بکات کە بەداخەوە ینی ئەم نمونەیە هەبووە ڕەنگە کەم تا زۆرێک هاوڵاتیان دوایەوەی کە کەرەنتینەکانیان جێهێشتە بە شێوەی ئاسایی هاتوونەتە ناو هاوڵاتیان کە ئەمە نیگەرانی زۆری لە سنوورەکەدا جێهێشتووە چونکە ئەو هاوڵاتیانە کە گەڕاونەتەوە ماڵەکانیان دەبێت پەیوەندی ڕاستەخۆیان لەگەڵ تیمە پزیشکەکانی بەڕێبەراتی گشتی تەندروستی ڕاپەڕین هەبێت تاوەکو لار حاڵەتێکدا ئەگەر لە دوایەم 14 ڕۆژە هیچ نیشانەیەکی نەخۆشی کۆرۆنا دەرنەکەوت ڕەنگە لە دوای ئەمە یەکێک لە نیشانەکانی هەبێت بۆ پێویستە تیمەکانی تەندروستی ئاگدار بکاتەوە تاوەکو چارەسەر وەربگرێ ویان بگەڕێنێتەوە کەرەنتینەکانیان ئەم نەخۆشخانە تایبەتانەی کە لە سنووری ئیداری ڕاپەڕین دیاری کراون لەوێدا جارێکی تر چارەسەر وەربگرن چنوور بەشێکی هاوڵاتیان ینی پابندی ڕێنمایەکان لە سنووری ئیداری ڕاپەڕین بەڵام هێشتا بەداخەوە بەشێک لەو شوێنانەی کە لە ڕابردوودا شوێنی قەرباڵق بوون و شوێنی کۆبوونەوەی هاوڵاتیان بوون هێشتا ئەمە هەر بەردەوامی هەیە ڕاستی ئێمە ینی نیگەرانی لای بەشێکی تری و هاوڵاتیانە دروست کردووە کە پابندی ڕێنمایەکانن لە بەشێکی شەقامەکاندا کەم تا زۆرێک هاتوشۆ کەمی کردووە بەڵام هێشتا لە هەندێک شوێندا ئەم قەرباڵغیە هەر هەیە کە ئەمە بێگومان مەترسی زۆر بۆ سەر هاوڵاتیان دروست دەکات و گرفت بۆ ناو خێزان و ماڵ و منداڵی خۆشیان دروست دەکات کە هەمیشە لەلایەن جگە لە تیمە پزیشکەکانی بەڕێبەراتی گشتی تەندروستی ڕاپەڕین هەر لە سەرتاوە چنوور لە سنووری ئیداری ڕاپەڕین هێشتا مەترسیەکە نەگەشت بەوە ئاستا کە تۆڕێکی هاوبەشی هۆشیاری لەلایەن ڕێکخراوەکانەوە بە چاودێری ئیداری ناوچەکە دروست کرا تاوەکو هەڵمەتی هۆشیاریان کرد لە ڕۆژانی ڕابردوودا زانکۆی ڕاپەڕین و بۆردی گەنجانی یەکێتی نیشتیمانی کوردستان هەڵمەتێکی تری فراوانیان لە سنوورەکەدا ئەنجامدا ئەمە جگەلەوەی کە قۆناغی پاکردنەوەی ناو شاری ڕانیە بەشێکی کەمی نەبێ هەمووی تەواو بۆ کۆتایی پێهاتووە بە سەرپەرشتی قایمقامی قەزای ڕانیە ئەمانە هەموو ئەم هەڵمەتە گرنگ و فراوانە نەکەخراونەتە خزمەتی هاوڵاتیان لە پێناوی کۆنتڕۆڵکردنی نەخۆشیەکە بە خۆشحاڵیشەوە تا ئێستا هیچ حاڵاتێک تۆمار نەکراوە بەڵام ئەم ڕۆژانەی کە حکوومەتی هەرێمی کوردستان پشووی ڕاگەیاندووە زۆر گرنگە هاوڵاتیان پابندی ڕێنمایەکان من تاوەکو ئەم هاوڵاتیان لە ماڵەکانی خۆیاندا بمێننەوە لە دەڤەری ڕاپەڕین جگە لەم 4 کەرەنتینە کە دیاری کراوە بۆ هاوڵاتیانێک کە لە کۆماری ئیسلامی ئێرانەوە دەگەڕێنەوە کە بێگومان بەپێی بڕیاری وەزارەتی ناوخۆی حکوومەتی هەرێمی کوردستانی تەنها چەند ڕۆژێک ماوە دوای ئەوە ڕێگە نادرێت تاوەکو یەکی 4 هاوڵاتیەک بگەڕێنرێتەوە دوو نەخۆشخانەی تایبەت یەکیان لە شاری قەڵازێ و یەکیان لە شاری ڕانیە دابین کراوە هەموو پێداویستی و کەلوپەلێک لەو نەخۆشخانەدا هەیە و بە خۆشحاڵیەوە کە هیچ نەخۆشیەک تاوەکو ئێستا لە سنوورەکە تۆمار نەکراوە تا ئێستا نەخۆشیانە هەرخاڵین نەخۆشخانانە هەرخاڵین و هیچ کەسێکیان لێ نییە تەنها تیمی پزیشکی لە حاڵەتی ئامادەباشیدا کە لە ژێر چاودێری ئیدارەی ناوچەکەەوە بڕێبەراتی گشتی تەندروستی ڕاپەڕین سەرجەمی پێداویستەکانیان بۆ دابین کراوە ئەلبەت چنوور ئەمە بۆ شارەکانی تریش هەرڕاستە بەڵام من بازە دەڤەری ڕاپەڕین دەکەم لە بەڕێبەری گشتی تەندروستی ڕاپەڕینەوە تاوەکو خۆپاراستنی ڕاپەڕین تاوەکو سەرجەم کارمەندانی تەندروستی حتا بەشێک لەو پزیشکانەی کە خۆبەخشن یعنی ئامادەی ئەوە تەواویان دەربڕیوە تاوەکو چاودێری تەندروستی هاوڵاتیا بکەن و بەردەوام لەم نەخۆشخانانە ئامادەیان هەیە تاوەکو بتوانن ڕێنمایی پێویست بە هاوڵاتیانی سنووری ئیداری ڕاپەڕین بدەین دو هەمین شت کە دەمەوێت ئاماژەی پێ بدەم ئەوەیە کە هێزە ئەمنیەکان بە تەواوی کۆنتڕۆلی سنوورەکانیان کردووە وەر هاوڵاتیەک لەم سنوورانەوە بە ناسایی بگەڕێتەوە زۆر بتوندی لەلایەن هێزە ئەمنیەکانەوە سزا دەرێ و ڕێکاری یاسایی بەرامبەر دەگیرێتە بەر بە هیوای تەندروستی باش بۆ هەمولایەک و دەگەڕێمەوە لایەوە بە ئومێدی ئەوەی کە تەواوی هاوڵاتیان پابندی ڕێنمایەکانی وەزارەتی تەندروستی بن لە پێناو خۆپاراستن لە ڤایرۆسی کۆرۆنا بە ئومێدی لە ساڵی تەندروستێکی باش بۆ هەمولایە سپاس بۆ پەیامنێرمان هونە ڕەسوڵ کە بەشێکی ڕاستەوخۆ لە ڕانیەوە لەگەڵما بووی سپاس بۆ ئێوەی بینەر کە تا ئێستا بینەرمان بوون سپاس بۆ ئێوە کاتێکی خۆش.